ئازیزانی خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری ئەڵقەیەکی تری خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆژی هیوان. لەم بەرنامەیە من ئەم بەرنامەیە بابەتەکەمان سەبارەت بە کۆمونیزمی کارگەری مەنسوور حکمەت و پرسی کوردە. دیارە بۆ ئەوانەی کە مەنسوور حکمەت ناناسن، مەنسوور حکمەت کەسایەتیەکی کۆمونیست، تیوریسیەنێکی مارکسیست لە ساڵی 1950 لەدایک بووە، لە سەروبەندی شۆڕشی ئێرانە ساڵی 1970 لە ئێران لەگەڵ کۆمەڵێک هاوڕێتریا گروپێکی مارکسیستی پچکۆلیان بە ناوی سەهەن دروست کرد. ڕەخنەیان لە تێڕوانی چەپی ئێران لەو سەردەمەی خۆیانە گرت، ڕەخنەیان لە پشتیوانی بەشێک لە چەپی ئێران لە ئیسلامیەکان و لە جمهوری ئیسلامی کرد و پاشان ڕێکخراوێکی بە ناوی ڕێکخراوی یەکێتی خەباتکارانی کۆمونیست، ئیتیحادی مبارزانی کۆمونیست دروست کرد کە دواتر لەگەڵ کۆمەڵی زەحمەتکێشان، کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی ئێران نزیک بوونەوە و لە ساڵی 1983 حیزبی کۆمونیستی ئێرانی دروست کرد. ئەو پاشماوەیەک حیزبی کۆمونیستی ئێرانی جێهێشت و حیزبێکی نوێی بە ناوی حیزبی کۆمونیستی کارگەری ئێران دروست کرد لە ساڵی 1991 بە دەقیقی 30 نۆڤەمبری ساڵی 1991. مەنسوور حکمەت خاوەنی تێڕوانینێکی تایبەت بەخۆی بوو لە گەلێک لایەنەوە، لە گەلێک مەسائل تێڕوانی مارکسیستی خۆی بەیانە کرد و ڕەوتێکە ئەو خۆی پێ ئەناسان بە ناوی ڕەوتی کۆمونیزمی کارگەری بوو یا کۆمونیزمی کرێکاری، بۆ خۆجیاکردنەوە لەو ڕەوتانەی کە بە ناوی کۆمونیزمەوە قسەیانە کرد، بەڵام لە ڕاستیە داکۆچیان لە بەرژەوەندی چینەکانی تر لە جگە لە چینی کرێکارە کرد. دیارە ئەم باسەمان سەبارەت بە پرسی کورد سەبارەت بە مەواضعێکە کە لەسەر مەنسوور حکمەت و لەسەر کۆمونیزمی کارگەری لێرە و لەوێ قسەی لەسەرەکرێ و گەلێک پێیان وایە کە کۆمونیزمی کارگەری کە دیارە ئەم ڕەوتە لە کوردستانی خۆمانە ئێستا حیزبێک بە ناوی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هەیە کە سەر بەم ڕەوتە و بەم بۆچوونە. دیارە گەلێک ئیتیهامی کۆمونیزمی کارگەریەکەن یا کۆمونیزمی کرێکاریەکەن بەوەی کە ڕەوتێکە سەبارەت بە مەسەلەی میلی کورد یاخود بە مەسەلەی ستەمی نەتەوایەتی لەسەر کورد بێبایەخە یاخود بایەخی پێنادا یاخود ئەو جێگا و شوێنێک کە هەیەی بۆی قایل نییە و لە خەبات بۆ چارەسەرکردنی ئەم پرسەیە سیاسەتی ڕۆشنبیریە. ئێمە بۆ تاوتێکردنی ئەم باسە و بۆ قسەکردن سەبارەت بەم مۆزوعە ئەمڕۆ میوانێکمان لەگەڵایە لە ستۆکۆڵمەوە هاوڕێ ڕەحمانی حسێنزادە. بەخێراتی ڕەحمان. زۆر سپاس بۆ تۆ هاوکاران تو بۆ ئەم دەرفەتەی دروستان کردووە، هەروە بۆ سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. فەرموون. زۆر سپاس. من سپاسی ئەوەکەم کە میوانداری ئێمەتان قبول کرد و ئامادە بوون لەم بەرنامەیە لەگەڵ ئێمە بەشدار بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە. دیارە من لە پێشکەشکردنی بڵێن سیرەی سیاسی مەنسوور حکمەتە نەگەیشتمەوەی کە مەنسوور حکمەت بەداخەوە لە ساڵی 2002 بە هۆکاری نەخۆشی شێرپەنجەوە گیانی لەدەستدا و هەر زۆر زوو بەر لەوەی کە بڵین بە بەرهەمی تیۆریەکانی خۆی و ڕەخنەکانی خۆی لە سەرمایهداری ببینێ بەجێهێشتی. بەرحاڵ قسە و باسێکی زۆر سەبارەت بە مەنسوور حکمەت ئەو دەورانەی کە لەگەڵ کۆمەڵی شۆڕجێری زەحمەتکێشانی ئێرانە حیزبی کۆمونیستی ئێرانی دروست کرد
و ئەو ڕەخنانەی کە لە ناسیۆنالیزمی گرتووە و ئەو ڕۆڵەی بوویەتی لە دروستکردنی حیزبە ئەکرێ و کراوە لێرە و لەوێ بەشێک لەوانەی کە دواتر لەگەڵ مەنسوور حکمت ناکۆچی سیاسیان بۆ دروست بوو یاخود کەوتنە ڕەخنەگرتن لێی بەشێک وەقایەکان و حەقایەقەکانیش هەڵەجێڕنەوە. ئەوڕێ ڕەحمان ئێمە میوانداری تۆکەین بۆی سەبارەت بەم باسانە بۆمان بدوێ و بۆ بینەرانمان بدوێی و لەم مێژووە پێما بێت تۆ یەکێک لە شاید حاڵەکانی کە لە زۆر لە مەفاسیلەکانە لەگەڵ ئەم مێژووە بوویت و ئەگەر لە هەموو مەفاسیلەکانی شارڕۆڵی کلید نەبوو بێ لە بەشێکی زۆریانە کەسایەتیەکی بەرجەستە بوویتووە خاوەنی نەزەر و خاوەنی جێگا بوویت. من پێم خۆشە لەو جێگایەوە دەست پێ بکەم کە بەشێک باسەکەن کە مەنسوور حکمت هەر لە سەرەتاوە بە جۆرێک نوێنەرایەتی پان ئێرانیزمی کردووە داکۆچی لە تەمامیەتی ئەرزی ئێران کردووە و توێتی ئەبێ ئێران وەکو دەوڵەتێک یەکگرتوو بمێنێتەوە بایەخی بە پرسی کورد نەداوە یاخود زۆرتر زۆر جار باسەکرێکا تا ئیستیغلالی هاوڕێ کوردەکانی خۆی کردو بۆ بردنە پێشی سیاست و منهەج و ئەوانی خۆی من پێم خۆشە لەم بابەتەوە سەرەتا لەوە دەست پێ بکەم بەر لەوەی کە مەنسوور حکمت کۆمەڵی زەحمەت کێشان بناسێ مەوزەعی مەنسوور حکمت و مەوزەعی هاوڕێکانی و ئەو ڕێکخراوی ئەو دروستی کرد سەبارەت بە پرسی کورد لە ئێرانە چی بوو؟ ئەوەڵەن جارێکی دیکە زۆر سپاس بۆ یەکەمەوەیە باسێکی زۆر نەزەرم گرنگتان هێناوەتە بەر لێکۆڵینەوە و لێکدانەوە دووەمان بە و زۆر سپاس بۆ لوتفی تۆ هەم بەرابەر بە مەنسوور حکمت و هەم من کە باست کرد و ئەحساسی زمجوڵا و ئاقانە بێ بڵم جگای مەنسوور حکمت خاڵی لەم ڕووداوە گەورە و گرنگانەی کە ئێستا لە سەحنەی سیاسی بە تایبەت ئێران حتا منتەقەکە جاگوزارێ بەڵام ئەگەر ڕاستەوخۆ بچمە سەر باسەکەی کە ئێوە مەترەحتان کرد بەرابەر بە پرسی کورد دوایتر دێنەوە سەر و بەخسی مەربوط بە تەمامیەتە ئەرزی شوێنیزم چۆن ئەوانە قسەی کردو ئەمانش وایە شتی گرنگن لازمە قسەیان بکەین بەڵام مەنسوور حکمت کە هەروە خۆت ئیشارەت بکرد یەکێتی خەباتکارانی کۆمونیستیان دروستکردی یەکەم ڕێکخراو بوون یەکخراوی ئەو وەختە بە مارکسیزمی شۆڕەجێر ناسران بەرنامەیەکیان نووسی کە ئێستا من دەقەکەیم لەبەر دەستە یعنی نمونەیەک بەرنامەی اتحادی مبارزانی کۆمۆنیست کە لەوێدا ئەوڵان بەو لە حازەوەمە بۆ خۆی زۆر گرنگ بوو وەکو چەپی کۆمۆنیست و ڕادیکاڵی و سەردەم یەکەم ڕێکخراو بوون ئالا ڕەغمی و ڕێکخراوەکار وەک تۆ ئیشارەت بکرد چکۆلە بوو بەڵام بەرنمەیەکی ڕۆشنی کۆمۆنیستیان بوو هەم استراتیژی کۆمۆنیستی تیا دیار بوو هەم بەشی ئەو بەشەی کە پێی دەڵێن متالباتی ڕفۆرم خوازانە یا هەشتێ ئەوە شتیا مەطرح بوو و لەم بەرنامەدا تا پێشەوەی لەگەڵ کۆمەڵی شۆڕەجێرە زەحمەتکێشانی ئێران ئاشنا بێ وەکو کۆمۆنیستایەکی ئەنتەرناسیۆنالیست باسی بوونی ستەمی ملی وەکو ئاسەوارێکی نظامی سەرمایەداری و لە عینە حاڵە پێداگیری لەسەرەوەی لە هەر کوێ ستەمی ملی هەیە زوڵمی ملی هەیە بێ لا بچێ بە بۆچوونی ئەو کاتی خۆیان کە کاتە ئەلان لە ساڵی تقریبان هەشتاویەکە ئەم هەشتاویەکی زاینی ئەم بەرنمەیان نووسیوە لەوێدا ئەڵان وەخت زۆرەگرێ دەنامتوانی بچم ئەوە هەیە لێرە لە بەرنمەکە لەوێدا پێداگریەکەن لەسەرەوەی مافی حەقی تەعینی سەرنوێژت یان مافی چارەی خۆنووسینی پێڵێن بە کوردیەکەی کوردستانی عێراقیە هەرچی بەڕسمێت ناسراوە ئەوەی پێڵن حەقی تەعینی سەرنوێژ بەڕسمێت ناسراوە و تەرجمەی ئەمەلیەکەی و ئەو کاتی ئێران باسییان کردووە ئەت جملە لە کوردستانی ئێران زوڵمی ملی هەیە ئەو زوڵمە بە لا بچێ ئەو زوڵمەش عاقبەت بەوە ئەکرێ ئەو مافەیان ئەو ڕێگا چارەیان تا ئەو جێگایە بۆ بەڕسمە ناسیوە کەوتویانە خەڵکی کوردستان بۆیان هەیە یا بە جیابوونەوە و تشکیلی دەوڵەتی مستەقل
یا بەمانەوە لە چوارچێوەی ئێرانێک کە مافی متەساوی و مساوی بۆیان بەڕسمیەت بناسرێ تەزنیشان کراوە هەرەو کات خۆیان تاکیدیان لەسەرەوە کردەوە وتیانە تەبعەن ئێمە خوازیاری سیستمێکی سیاسی و دەسەڵاتێکی سیاسی لە سەراسەری ئێرانین کە ئەو پەڕی ئازادیەکان ڕسمیەت بناسێ هیچ هەڵاواردنێک نەمێنێ زوڵمی ملیژ نەمێنێ و کرێکار و زەحمەتکێش و کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران لە چوارچەوەی سیستمێکی ئازاد و بەرابەر لە جامعەی ئێراندا ژیانیان بەرنەسەر بەڵام حتا مافی جیابوونەوەیان بۆ خەڵکی کوردستان هەرەو کات لەم بەرنامەدا بەڕسمیەت ناسیوە ئەوە ئەوەڵین بڕگەی هەڵوێستی ئەوانە لەسەر پرسی کورد و ئەسەن پرسی ملی لە درێژەیە ئەتوانم بڕگەی باسی بەڵێ بەخشە ڕەحمە من وازانم لەوێ هەتا لە بابەتر لە پرسی کورد باسی ئەوەکە کە تەواوی میلەتەکان حەقی دیاریکردنی چارەنووسی خۆیان هەیە تا ڕادەی جیابوونەوە ئەوەی کە من ئەیبینم لەوێ وایە جگە لە کورد وەکو پرسی کورد کولەن بۆ هەموو نەتەوەکانی ژواڵێ هە دیارە دواتر ئەچینە سەرەوەی کە چاوخشانەوەیەک بەم بابەتی مافی دیاریکردنی چارەنووسە هەیە لە دواترا بەڵام لەوەیە من ئەوەی کە بینیم ئەوەی کە خوێندمەوەیە مەگەر هەڵە نەبم منوان بینی بڵێ ئەوە باش بوو بڕگەکەم دیتەوە وایە بە هەر ڕاستە خوب بۆ تام کەم بە کوردی باسکە ئەڵێ حەقی ئەوە پیاوی هەموو لی حاڵە حەقی ملل لە تەعینی چارەنووسی خۆی ئەڵێ هەموو ملەتەکانی کشوەر ئازادن کە سەرنوشتی خۆیان بە هەر شکل و ئەجملە بە شکلی جودایی کامڵ و تەشکیلی دەوڵەتی مستەقل تەعین بکەن ئەو کات بۆ چوونێک بوو ئەیوت جمهوری شۆڕژێر دموکراتیکی کرێکاران و زەحمەتکێشانی ئێران بەرەساسی ئیتحادی داوطەلەبانەی ملەتیەکان و نە پێکەوە لکاندنی ئیجباری ئەبێ بەیەکەوە ژیان بکەن ئەمە ئەینی نەسی ئەو قسەیە کە لێرە هاتووە قسەکەی تۆ ڕاستە هەر کوردیان هین نەکردەوە پێم باشەوە چونکی بە پرسی کورد مربوطە حد لەژێرەوەدا لە بەندی هەشتیاڵێ مڵغاکردنەوەی زمانی ڕسمی ئیجباری ئەڵێ هەموو ملیەتەکان و بۆیان هەیە زمانی دایکی خۆیان لە مەدرسەکان لە ئیدارات لە ڕەسانەکان لە هەڵسوڕانی کۆمەڵایەتی لە هەموو شوێنێکی وڵات استفادەی لێ بکەن ئەمە زۆر ڕۆشنە ئەمە ئەوەڵین بڕگەیەکە کە ئەوان ئاوا هەڵوێستیان دەربڕیەوە بەڵێ دواتر من ئەوەی کە متابعەیان باسانم کردو دیارە ئێوە بۆ خۆتان چەند بابەتێک و باسێکتان لەسەر ئەم مەسایلانە کردووە نووسیوتانەوە من کە بۆم بەرنامە بەڕاستی پێشتر دیارە خوێندوم نەتەوە بەڵام بۆم بەرنامەیەوە نە پێ ڕاگەیشتم کە دوو باسی ئێوە کە بڵین سیمینارە جۆ لێ بگرمەوانە لە یەکێک لە مەقتەعەکانە شتێکی زۆر سەرنجڕاکێش باسەکەی کە ڕەخنەگرتنە لە کۆمەڵەی زەحمەتکێشان بە خااتری ئەوەی کە پرسی کوردیان فەرامۆش کردووە ئەمە پێش دروستکردنی حیزبی کۆمونیستی ئێران ئەمە بەم شکڵە بوو قسەکەی تۆ دروستە لە ئەوەڵ مانگی ساڵی 60 ئێرانی کە ئەڵان دقیق بزانمە کاتە چەندی زاینەکەی وەبزانم هەشتا یا هەشتاویەکە کۆنگرەی دووی کۆمەڵی شۆڕژێرازی زەحمەتکێشانی ئێران بەسترا ئەو وەختەی کێشتا شاری بۆکان شارێکی ئازاد بوو لە شوێنێک نزیک بۆکان بەرپاکرا لەو کۆنگرێدا لە نێو خودی ڕابەری کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشان دوو خەتی سیاسی بوو خەتێکە خۆی بە مارکسیزمی شۆڕژێر پێناسە دەکرد وە تەئسیری وەرگرت بوو لە یەکێتی خەباتکارانی کۆمۆنیست ینی هەر لەو ئیتحادی مبارزانی کۆمۆنیست لە کۆنگرەی دوودا و ئەو خەتە سیاسیە مارکسیزمی شۆڕژێرە دەست باڵای پەیدا کرد هەموو کۆنگرەی متحد کرد لە دەوری بڕیارنامەهایە کە ئەویش دوبارە من بەڵگەکەیم لە بەردەستە و قەیدناکە بانیشانی بدەم کە لێرەیە ئەڵێ قەتنامەکانی کۆنگرەی دووی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران چەندین بڕیارنامە هەیە ئەوەڵام جارە لە پێشەکی ئەم سەنەدەدا
قەدردانیان کردووە لە یەکێتی خەباتکارانی کۆمۆنیست کە بە تئۆری و سیاسەتەکانیان تاسیری گەورەیان بووە بۆ جێخستنی مارکسیزمی شۆڕجەر ئەوەختە پێمانەوت و ئەجملە وتوانە ئێمە لە اتحادی مبارزانی کۆمۆنیستمان تەسیر وەرگرتووە ئەوە کاتێکە کەشتا هیچ پەیوەند و ڕابطەیەک بینی یەکێتی خەباتکارانی کۆمۆنیست و کۆمەڵە بە وجود نەهات لێشێک لە بڕیارنامەکانە کە نێوی بڕیارنامەی بزوتنەوەی مقاومەتی خەڵکی کووردە لێکدانەوەی خۆیان لەسەر ئەو بزوتنەوەی باس کردووە و دقیقەن وایە لە جەیەکی یا ئەگەر ئیجازە بدەن لە عینەکەکەم ئیستفادە بکەم لە جەیەکیە ئەڵێ لێکدانەوەی خۆیان لە کەسەر و بزوتنەوە ئەڵێن وەڵام بزوتنەوەیکی شۆڕە جێرانەیە و ئێمەژە بێ شرکەتمان تیابێ بەڵام ئەو جێگایی کە ئەگەڕاتەوە بەو هەڵوێستە چەپەی کە گرتووی ئاوا باز دەکا ئیجازە بدەن ئەڵێ ئێرەی جێگای ڕەخنەی دواتر مەسوول حکومەڵێ پرۆلەتاریای وشیار ناتوانێت سەرنوشتی خۆی بە یەکێک لە مەیدان و عەرسەکانی شۆڕشی دموکراتیک وابەستە بکات کە منزوریان ئەو بزوتنەوەی مقاومەتی خەڵکی کوردستان بوون ئێمە نابێت جنبشی مقاومەت و وەکو مەیدانی مەرگ و زندگی خۆمان هەڵبژێرین بەڵکە لە هەر حاڵە ئەبێ ئیدامەکاری خۆمان وەکو ڕێکخراوی پرۆلێتاریایی لە نەزەر بگرین و مەشروط لەوەدا شرکت بکەین و لە جەیەکی دیکەدا کە بە بەرپرسی کورد مەربوط دەبێتوەڵێ ئێران وڵاتێکی کەسیرۆلملەیە لاچوونی ستەمی ملی بۆ یەکجارێکی بە سوورەتی مافی چارەنووس بۆ خەڵکەکانی ژێرستەم لە بەرنامەیەکی سۆسیالیستیدا ممکنە ینی ڕزگاربوونی خەڵک بەو جۆرە ڕزگاربوونی خەڵکی کوردستان بەسراوەوە بە سۆسیالیزم تا سۆسیالیزم دانیشن ئەمە قسەی کۆمەڵە بووە پێشەوەی مەسوول حکومەت ئەخلیان لێ بگرێ بڵێ ئەیانی هەر عینێ قسێتێکی ئەڵێن لاچوونی ستەمی ملیان گرێدا بوو بەوەی تی سۆسیالیزم بێ مەسوول حکومەت بە ئەوە بڵێمە وەکو خاترەیەکی ژوایە وەختیان کۆنگرەیە بەرگوزار کرا کۆمەڵە هەیئەتێکی تەعین کرد کە ڕابەری خۆی ناردی بۆ تاران وەختی خۆی مەسوول حکومەت یادی بە خەرێ جێراوی ئەسن ئێمە خۆم ئاگامان لێ نەبوو کۆنگرەی دوی کۆمەڵە ئێمەی تەئید کردووە و جارێ خۆمان سازمانێک بوون و چکۆلە بووین و دامان نابوو جارێت تئۆریەکانمان بدەینوانە تێگەر لە پڕ بیستمان سازمانێکی جەماوەری تودەیی چەکدار خەباتێکی گەورە خەریکی سازماندا ئێمەی تەئید کردووە ئاسان بۆمان سورپرایزێ بوو دوای ئەواڵە هەیئەتیان هات لە تاوە لە تاریخی شەفای اتحادی بازانە باز هەیئەتەکان چون بە نێویان بەرم قەیدە ناکەمانە هەیئەتەکەی یاد بخێت زندەیات سەعیدی یەزدیان بوو ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵا کە جمهوری ئیسلامی لە دەهەی شەست گرتی و ئادامی کرد و عومەری ئەلخانی زادە کە ئێستا ماوە بۆ خۆی لە ڕاستی یەکێ لەم باڵانەی بە نێوی سازمانی زەحمەتکێشان فعالیت دەکەن ئەوانە چەندەم دیداراکەن بۆ ئەوەی پەیوەندیەکانی بینیان دوو ڕێکخراوە قوڵ بێتەوە ئەوەی کە من دوای لێ ئاگادار بوومەوە دیالۆگ و بەحث هەرچەند نەبوو کار بۆنێت نەوارێکی قسە و باز هاتەوە لەگەڵ نووسراوەیەک لە نێو ڕیزەکانی وەختی کۆمەڵە بڵاو بۆەوە درا بە ئەندامان منەوەختە بەرەندام بووم بە قەولی ئەو وەختە هەمووی لە شاری بۆکانە ڕێکخراوێکی گەورەش بووین بەڵام دەکەس ئەندام و بەرەندام بووی لەوێ نەسی ئەو قسانەمان گوێ لێ بوو کە مەنسوور حکومەت باسی کرد ئاوای دەست پێ کردوتی کۆنگرەکەتان کۆنگرەیەکی پێشکەوتووە کۆنگرەیەکی ڕادیکاڵ و چەپە مساوبەتەکانتان باشە بەڵام لە بەعزە جەیەک فۆرمل بەندیهای نادەقیقتان بۆ ئەم ئۆکۆنۆمیزم و پۆپۆلیزموانە بەکار بردووە وە گرنگتر بە نەزەرم لەسەر بزوتنەوەی مقاومەتی خەڵکی کورد و ڕێگا چارەتان بۆ پرسی کورد تووشی هەڵەی گەورە بووە ئەنی بەم جملەیە وتی تووشی هەڵەیەک بووە وەگەوەی وایە کۆمەڵە تیر لە پای خۆی بدە ئەوە دە بە فارسی وتێتی من ئەویش هەڵەکە چی بوو ئەین ئەم دوو بەشەی وتوی ئەم فۆرمبن بەندی ئێواڵێن ئێمە ئەرسەی زوتنەوەی شۆڕە جەرانەی کوردستان و مقاومەتی کوردستان ناکەین بە ئەرسەی مەرگ و زیندگی ئەمە بۆدارە ئەمە تەفسیر بەردارە ئەمە معنای ئەوەیە پاسیفیزمی لێ دێتە دەر ئەوە معنایەوەیەوە ئەو مەیدانە چۆڵەکەن بۆ حیزبی بورژوازی کوردستان کە حیزبی دموکراتی کوردستانە
و هەڵەی گەورەترتان ئەوژەوەی ئێوە ڕێگاچارەتان بۆ لابردنی زوڵمی ملی نیشان نەداوە حواڵەتان داوە بە سوسیالیزم کەی سوسیالیزم بێت بۆ زوڵمی ملی بۆ ناکرێت هەر لەم چوارچەوەی ئەم کۆمەلگای سەرمایەداریە لە بەینچێت لە زۆرێ لە وڵاتانی دنیا لە بەین چووە ئێوە من کنجکاو بووم ببەخشە هەم هەڵەی تئۆری بەڵێ من کنجکاو بوو لێرا و پرسیارە بکەم دیارە ئەزانم ڕەنگە بۆ ئەو تاریخە و ئەوە زۆر مەسلەیەکی وانە بێ بەڵام ینی پێم خۆش بوو بزانم ئەو دەم کە ئەم قەتعنامێ نووسراوە یەکێک لەوانە کە ئێستا زۆر لەسەر مۆزەئی سلبی یاخود مۆزەئی زۆر نێگەتیڤی مەنسوور حکمت قساکە عەبدوڵای موهتەدی ئەو دەم عەبدوڵای موهتەدی هیچ ڕۆڵێکی هەبوو لە دروست نووسینی ئەو قەتعنامانەیە ڕۆڵی ئەساسی لە وەرچەرخاندنی کۆمەڵەی شۆڕزێنی زەحمەت کێشان بەرەو مارکسیزمی شۆر نەفەری ئەوەڵەکەی عەبدوڵا موهتەدی بووە تازە کە نێوە با من بڵێم لە نێو ناوەندی کۆمەڵە داوەختە ئەو 4-5 کەسەی کە بەرجەستە بوون بۆ ئەم خەتەکەوی یەکەم ئەو ئاواڵە بە ئەمانەداری یەکەم عەبدوڵا موهتەدی دووەم شوعەیبی سەکەریایی سێوەم حوسێنی مراد بەگی حەمەسوور چوارەم ئیبراهیمی عەلیزادە و بەڕاستی ئەڵان کەسەکانی دیکەم یادی بەخێر دکتۆر جەعفەری شەفیعی ئەمانە ئەو کەسانە بوون کە بناغی ئەسلی وەرچەرخانی کۆمەڵە بە و ئەم سەنەدی تاوجەی بیستومە ئەم بڕیارنامانەی کۆنگرەی دوو بەشی زۆری شەخصی عەبدوڵا موهتەدی نووسیوە بە نەزەری من احتمالاً هەر خودیان قەتنامەیە ئەو نووسیبێتی تەنەچە بەڵێ ئەو واقعیەتە ئەمانە نەقشیان بوو خودی عەبدوڵا موهتەدی نەقشی بوو و من بەڕاستی نەقشی ئەو وەختەی ئەلعانی زۆر بۆم مهمە ئەلعانی زۆر بۆم گرینگە دەستی خۆش بێ وەختە زۆر نەقشی باشی بوو بەرخلافی ئێستا ئەو دەمێ مەشتا بەر لەوەی کەوا مەنسوور حکمت بناسیین بەڕاستی نەوارەکانی عەبدوڵای موهتەدیمە کە ڕۆژ لە لادێکان وانە قسەیە کرد و قسە و باسێ کرد سەبارەت بە باسی 83 و ئەوانە کە 82 ئەو وەختە نەوارەکانی عەبدوڵای موهتەدی هێشتا ئێمە باسێکمان لە عێراق لەسەر مەنسوور حکمت نەبیستە بوو حەقەتەن ئێمە زۆرتر عەبدوڵای موهتەدیمان بیستە بوو کە باسی لە مارکسیزمی شۆڕژگێڕ و خەباتی چینی کرێکار و خەباتی زەحمەت کێشان و ئەوانە کرد بۆ خەڵکی لادێ دیار بوو هەنێک نەوارێکی هاتوو پێما بۆ لە لادەیەک سوخەنڕانی کردبوو ئەوانە من بیرم دێ وەختە گەنجێکی ئاوا 16 ساڵ بووم کە من ئەم نەوارم بینی ینی بەر لەوەی کە مەنسوور حکمت ناسین عەبدوڵای موهتەدیمان ناسی ئێمە پێمان زۆر ڕادیکاڵ و زۆر چەپ و ئەو سەرچەپ بوو بەڕاستی ئەوە کە مهمە گرنگە ینی بۆ تاریخ بمێنێ کە ممکنە یەکێک لەوانەیە و قەتعنامەی نووسیوە کە مەنسوور حکمت ڕەخنەی لێگرتووە کە تۆ خەریکی مەسەلەی میلی فەرامۆشەکەی خەریکی لە ڕوانگەیەکی چەپەوە عەرسە و مەیدانی مقاومەتی دژ بە جمهوری ئیسلامی چۆڵەکەی بۆ حیزبی دیموکرات عەبدوڵای موهتەدی بووە زۆر چاکە ڕەحمان پێم خۆشە لەم بەشەی ئێستایە و دواتر ئێمە لە بەشی دووەمی بەرنامەکەی ئەم بەرنامەیە لە دوو بەشە بینەرانی ئێمەش بزانن ئەم بەشیان ئێمە لەسەر ئەم تاریخەی تاکو و دروستبوونی حیزبی یان تاکو و ئەخیری حیزبی کۆمونیستی ئێران قساکەین لە بەشی دووەمە قسە لەسەر تازەکانی مەنسوور حکمت دەکەین وانە پێم خۆشە ئێستا لە سەروبەندی دروستکردنی حیزبی کۆمونیستی ئێرانە قسە بکەینەوەوانە بەرنامەی حیزبی کۆمونیستی ئێران شتێکی ئاوا باسێکی ئاوا هاتووە لەسەر مەسەلەی خودمختاری گوایە ئەمە خودمختاریەکەمان باشترە بەڵام مەنسوور حکمت ئەمەی قبوڵ نەکردو پێم خۆشە لەسەر ئەو نقطەیە کەمێک بدوێ لە درێژەدا ئەگەر ئیجازم بێ ئەمە چەندی زۆر گرنگی دیکە ئەوڵەن کاردانەوەی ئەم هەڵوێستەی کە مەنسوور حکمت ئەم قسانەی کرد بوو لەو جەلسە و هات فەورەن بە ئێستەقبالێکی گەورەی ڕابەری و هەموو ڕێزەکانی کۆمەڵە ڕوبەڕوو بوو بۆ چونکی جوابی بە زەرورەتێکی زۆر کۆمەڵایەتێداوە و بەڕاستی ئەو پاسیفیزمەی ئەو لە قسەکانی یاوتبووی ڕوویدا بوو چونکی عاقبەت تاچبوون و دیداریان کردبوو 2-3 مانگی پێچ بوو عاقبەت لە مەوزەیەکی بە ئیستلاح چەبڕەوانەوە ئێمە پۆپۆلیست نەماوین و ئەوانە بایەخ بە زۆر کاری کۆمەڵایەتی و سیاسی کە اجتماعی کە ئەماندا کەم ببەوە و ئەجملە هەر بم بۆ چوونەشکە جنبشی شۆڕەجێڕانەی کوردستان ئەرسەی مەرگ و زندگیمان نییە کەم ئەهمیەتیەکەی ئەبینرە و لە دەرەوەی خۆمانی ئەو وەختی کە ئێمە کادر و ئەندام و پێشمەرگەی کۆمەڵی شۆڕەجێر بووین پیانەوتنیان بابجان ئێوە وەکو جاران هەڵسوڕا و فعال نەماون بۆ ئەمە ئەبینرە
وەختی ئەم قسێ هات ڕاهبەری کۆمەڵە بیستی و حتا سفوفی کۆمەڵە بیستی بە گەورەی استقبالی لێکرا. نەتیجەکەی بوو بەچی؟ نەتیجەکەیەوە بوو ڕابەری کۆمەڵە فەورەن بانگەوازی کۆنفرانسێکی تایبەتیدا بەنێوی کۆنفرانسی شەشی کۆمەڵە کە دروست 6 مانگ دوای کۆنگرەی دوو ئەتوانم بڵێم لە سەروبەندی ئاخری مانگی حەوت ئاخرین مانگی هەشتی زاینی ئەو ساڵە وابزانم ساڵی هەشتا و یەکە بەڵێ بەرپاکرا. خودی ڕابەری ئەتحادی مبارزان داوەت کرابوون بۆ ئەو کۆنفرانسە کە بۆ یەکەم جار مەنسوور حکومەت کە پیانەوە نادر ئەو وەختە هات، بەڵام بەداخەوە فریای کۆنفرانسەکە نەکەوت. وەختە گەی 3-4 ڕۆژ لە کۆنفرانسەکە تەواو بوو. لەوێ لەو کۆنفرانسە هەموو ئەم بەڵگەنامانەی کۆنگری دوو باسکە چاوی پیاخشێنراوە، هەتا بەعضێکیان بەڵگەنامەی تازە نووسرا، بڕیارنامەی تازە نووسرا و بۆ معنایە ئابدەیت کراوە، تەدقیق کراوە، ئەو هەڵۆ بۆ چونانە چوەکەنا. لە درێژەدا ڕاستە ئەو قسەی تۆ ئاماژەت پێکرد کۆمەڵە ئەمجار باسی مەسەلەی مارکسیزم و کۆمەڵە و مەسەلەی ملی ئەویش وتارەکە وەختی خۆی وتارێکی جەم و جۆریشە عەبدوڵڵا موحتەدی نووسی لە ئۆرگانی پێشڕە و نەشریەی کۆمەڵەدا. لەوێدا تەرحێکی مەطرح کرد بوو بەنێوی تەرحی خودمختاری دموکراتیک و وەسیع، خودمختاریەکی دموکراتیک و پان و بەرین. بۆ ئەمە هات بوو کۆمەڵە جریانێکی چەپ بوو، ڕادیکاڵ بوو، خۆی بە چەپ و ڕادیکاڵ تر تەبیعیە لە کۆمەلگازانی و ئەویست لە هەموو زەمینەیەکە بە جۆرێک جیاوازیەکانی خۆی لەگەڵ حیزبی بۆرژوازی کورد و حیزبی دموکراتیک کوردستان بەیانکە. لە ئەرسەی خودمختاریش پیوا بوو ئەوان کە ئاڵن خودمختاری، ئێمە هەڵبێ بڵین خودمختاری دموکراتیک وەسیع و ئەڵبەتە لە ناوەرۆکیشدا یەکسری خواست و داخوازی ئازادی خوازانە و دموکراتیکی واقعاً پێ زیاد کرد بوو. یەکێ لە ڕەخنەکانی دواتری مەنسوور حکومەتەوە بوو ئەم وتنی خودمختاری دموکراتیک و وەسیع هەڵەیە. ئێمە جیاوازیەکانی سازمانێکی چەپ و ڕادیکاڵی وەکو کۆمەڵە لەگەڵ حیزبی دموکرات لە ئەرسەی مەسەلەی ملیان نییە، ڕێحەل بۆ مەسەلەی ملیان نییە، لە مەیدانی خودمختاریان نییە. ئێوە سازمانێکی چینایەتی جیاوازن لە ئستراتیژی، لە ئۆفۆق، لە سیاست، لە زۆرێ لە تاکتیک، لە ڕەوشی کار، لە خاست و متالباتێک کە بۆ کرێکاران هەتانە، بۆ ژنان هەتانە، بۆ مەسەلەن ساختارێک کە بۆ ئیدارەی کۆمەلگاکاڵن ساختاری شوورایی بێ ئەوانەڵەن مەسەلەن پارلەمانی لەمانەدا بێت تەفاوتەکان دەرکەن دیاریکەن. ئتفاقەن مەیدانی هەوڵدان بۆ ڕێگا چارە نیشاندان زوڵمی ملی نەمێنێ، ئەمە مەیدانێکە ئەتوانێت حزبێک کە کاریگەری و کۆمۆنیستیش بێ لەگەڵ حزبێک کە بۆرژواییش بێ بە ڕێگا چارەی مشترک بگەن. اتفاقا دەرنەچە خودمختاری ئەوە پێ بڵێن مقەدەس مەکەنەوە، خودمختاری ئیدئالیزە مەکەنەوە، خودمختاری ڕادیکالیزە مەکەنەوە. خودمختاری ڕێگە چارەیەکە بە بۆچوونی ئەو کات کە لە ئاخرەکان و مەسوول حکومەت ئێمە ژەڵان وا بیر ناکەین. ڕێگا چارەیەک یەکێ لە ڕێگاکانە بۆ کۆتایی هێنان بە ئەو وەختە بە زوڵمی ملی و بە تایبەت دەسەڵاتی مرکزی. دەنەچە ئەمە هەڵەیە و دایە بەرڕەخنە و دواتر ڕابەری کۆمەڵە قبوڵی کرد. ئەم بەحسی خودمختاری دموکراتیک وەسیعی ناکەنە. پێم خۆشە ئەمەش بڵێم لە کۆنگرەی سەی کۆمەڵەدا جەلالی تاالبانی سکرتێری یەکێتی نیشتمانی کوردستان شرکەتی کردبوو، چونکی واقعا جەلال تاالبانی نفوذێکی معنەوی لەسەر ڕاهبەری سنەتی کۆمەڵە بوو. هیچواقعا جالبە بەبێەوەی خەبەری بێ مەسوول حکومەتێکیش قسەی کوێتی ئەرە کاکە ئەم خودمختاری درێژتان کردوتەوەنە خودمختاریە خودمختاری کورت و درێژمان نییە، خودمختاریە یعنی هەر لەوێدا هەڵوێستی یەکێ وەک جەلال تاالبانیش لەگەڵ مەسوول حکومەت لەسەر خودمختاری وەک یەک بوو. ئەمە ژێشە لەو هەڵانە بوو. لە درێژێدا با بڵێن واردی کۆنگرەی سێی کۆمەڵا بین، ئەوتە کۆمەڵە بەرەوە چوو هەم بەرنامەی حیزبی کۆمۆنیست تەسویب کرێ و هەم لەو کۆنگرەیەداکەوە من مستەوەباتەکانی ئەویشم هینی کۆنگرەی سێی کۆمەڵە لەبەر دەسە پێم خۆشە بڵێم بە بەڵگەوە پێم خۆشە بڵم قساکەم. لەوێدا دووبارە لەسەر مەسەلەی ملی و ڕێگا چارەی
کۆمەڵە بۆ پرسی کورد منسوور حکمت ڕۆشنترین قسەی کرد خۆی ئەیوت وەختی چوین بۆ کۆنگرسی کۆمەڵە من ئەمزانی ڕابری کۆمەڵە لە ژێر فشاری ناسیۆنالیستەکان و جملە یەکێتی نیشتمانی مامۆستاشی عەزەدین حسێنیوان هەیە کە پێی ئەڵەن کاکە بەرەو ئیجادی حیزبی کۆمونیستی ئێران مەڕۆ چونکە بەنا لە مەسەلەی کورد دوورەکەویەوە ئەوانە ئێمە بۆیە وەکو کۆمونیستێکی زەمینی ڕێگا من وتی بێ وا قسە بکەم و وا ڕێگا چارە نیشاندەم ئەو زەختە لەسەر ڕابەری کۆمەڵە کەم بێتەوە بۆیە سخەڕانیەکی زۆر تایبەتی هەیە لە کۆنگرسی کۆمەڵە کردوتی ئەم کۆنگرەیە بێت دوو جەهەتگیری بێت بەرەو دوو ئاسۆ بڕۆ یەکەمەوەیە بەرەو زوتنەوەی سەراسەری ئێران و بەرنامەی حزب کۆمونیست تەسویب بکاو بەرەو ایجادی حزب کۆمونیست بڕۆ لە کوردستانیشا ئەبێ دووبارەم قسەیتەگە مافی حەقی تەعینی سەرنوێشت تا سەرحەدی جودایی بکا بە بەرنامەی خۆی خەڵکی کوردستان هەرکی هەیە یا جیا بێتەوە یا لە چوارچێوەی ئێران بە دەرتەمینی مافەکانی بمێنێتەوە لەوێڵێ و بێ کۆمونیستەکانی سەراسەری ئێران چینی کرێکاری سەراسەری ئێران و کوردستانیش ئەگەر دەوڵەتێکی مرکزی بە زۆری زۆرداری ویستی بەری ئەو مافی جوداییە بگرێ بێر ڕاوەستن لە پەنای خەڵکی کوردستان ڕاوەستن من شاهدی ئەو سەحنە بووم قسەکانی تەواو بوو لە پاوسێکا کە درایەکی وەک تاالبانی دەستی لەگەڵ لێداوە دیالۆگێکی لەگەڵ بوو دیالۆکە و توی من بۆ ئەوەڵ جارە ئەبینم کۆمۆنیستی بە ئیستلاحی ئەو ملەتی باڵا دەست ئاوا وشیانە و پەیگیرانە دفاع لە مافی بە قەولی ئەو ملەتی بندەستکە و ئەم قسانەی منەیڵم ئەوە هەم کتێبی هاوڕێ حەمەسووری حسێنی مرادبەگی هەیە کە ئیشارەی پێ کردووە و هەم ئەمە کتێبی ئیبراهیمی عەلیزادە دەبێت ئەوڵی ئێستای کۆمەڵەیە تاکیدی کرد ینی هەم بۆ کۆنگرەی دوی کۆمەڵە هەم بۆ کۆنگرەی کۆمەڵە یەکیان نازام کامیانە وتێتی ئەگەر منسوور حکمت نەبوایە ئێمە لە مەیدانی مبارزە بۆ لابرنی ستەمی ملی و لە خەباتی شۆڕەجێڕانەی کوردستان هینە کەوتین چۆنی پێڵێن تەریکە کەوتینەوە خۆیان وەکو ڕاهبەرانی ئەو وەختەی کۆمەڵە ئەمەیان بەڕاستمیان ناسیوە و من پێم وایە اتفاقان لەسەر پرسی کورد منسوور حکمت فریای کۆمەڵی شۆڕەجێڕی زەحمەتکەشان کەوت بەرحاڵ دیارە من باسی ئەم باسە ئیدامەیە بێت لە دوای تەشکیلبوونی حیزبی کۆمونیستی ئێرانیش من بۆ خۆم ئەم ڕۆژانە ینی ئەو سەنەدی مافەکانی خەڵکی زەحمەتکێشم لە کوردستان بینی کە من پێم وایە سینی منسوور حکمەتە حەزەکەم لەسەرەوەش قسەمان بۆ بکەی بەڵام لێرا بە فرسەت ێزانم بە بینەرانی عزیز بڵێم کە یەکەم داوای لێکم لە ڕێگای یوتیوبەوە لە ڕێگەی کەناڵەکانی خوان و ئەم لینکە یوتیوب شیر بکەن تا زۆرترین ژمارە لە خەڵک لە ڕێگەی فەیسبوکەوان و شێری بکەن تا زۆرتر ژمارە لە خەڵک ببینێ بینەرانی چیشکە لەگەڵمانە نازیزانێک دەتوانن دیارە بە کۆمنت باری سەرنجی خوان دەربڕن یا پرسیار بکەن و ئێمە دواتر فرسەتێکمانە بێ بۆ وەڵامدانەوە بە پرسیارەکان هەندێک سەرنج هاتووە حتمما لەم بەشەی بەرنامەکەمانە بەر لەوێ بچینە بەشی دووەم وەختێک دانین بۆ وەڵامدانەوەیان بەڵێ من پێم خۆش بوو دوای دروستبوونی حیزبی کۆمونیستی ئێران پاژەوەی کە حیزبی کۆمونیستی ئێران دروست بوو دیارە حتمما لەلایەن ناسیۆنالیستەکانەوە انتقادی زۆر و حملەی زۆرەکە هەر ئەو دەم پێما بە حیزبی دیموکرات دەستی پێکرد بە باسی ئەوەی کە ئەمە چۆن لەلایەکی ترەوە وازانم هەندێک لە چەپەکانی ئێران بە کۆمەڵیان و کۆمەڵی بوندیست ینی ئیشارەتەن بووە ئەو خصوصیەتەی کە کۆمەڵە هەیبوو لەناو حیزبی کۆمونیستی ئێرانە بۆ هەندێک لە چەپەکانی ئەو سەردەمە کە ئەوانە بەڕاستی ئەتوانی بڵێن ئەوانن لە دروستکردنەوەی خیتابی پان ئێرانیزموانەیە دەوریان هەیە و مەسەلەی ئێران و نەتەوەی ئێران و میلەتی ئێرانیان زۆر بۆ مەسەلە بووکان ئەمانە بوندیستن بوندیستەکان دیارە ئیشارەتە بەو گروپە جوولەکەی کە لەناو حیزبی سۆشیال دیموکراتی وەختی خۆی رووسیا بوو کە لینین انتقادی زۆران لێگرێ بەشێک لە عینەکان بە کۆمەڵیانەوت بوندیست بەشێکی تر هێرشیانە کردە سەر کۆمەڵەکەەوە توایتەوە تۆ چویتە ناو حیزبی کۆمونیستی ئێرانەوە و کەوابەی استقلالێتت نەما و خوێنت نەما
بەڵام پێم وابێ سیاسەتەکانی ئەم دەورەی حیزبی کۆمونیستی ئێران کە بەشێکی زۆری مەسرور حکمت و مارکسیزمی شۆڕژێر بەگشتی ئێستا ئەم بەشیان دیارە بەشی زۆری کادرەکانی کۆمەڵەش لەگەڵ ئەم ڕەوتەیە هاتوون و پشتیوانی لێکەنەوەوانە وەڵامێکی عملیان پێدایە بەمانە بەشێک لەوانە پێما بێت سەنەدی مافەکانی خەڵکی زەحمەتکێش بوو لە کوردستان کە لەوێ ئیشارەتی زۆر دقیقی دووبارە بە مەسەلەیەتیایە. بەڵێ سەنەدی مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێش ئەمە دقیق نێوەکەیەتی لازم ناکە لێرە فارسیەکەی بڵێ مافسرێتەکانی خەڵکی زەحمەتکێش بەڵێ نووسینی مەنسوور حکمتە تاوجێی لە بەیرم بێ 13 بەندە ئەمە پێویستیەکەی لەوێ بوو کە ئەو وەختە مەناتقی ئازادمان بوو شوێنی ئازادمان بوو بەدەستی هێزە سیاسەکانی کوردستان و ئەجوملەی هێزی پێشمەرگە بوو ئێمە بووین حیزب دموکرات و زۆرە گروپی دیکەش بوو لەو مەناتقا لە دوای کۆنگرەی سی کۆمەڵەوە زووتریشی کۆمەڵە باسی ئەوە بوو کە بێ شوڕاکان لە مەناتقی ئازاد لە شار و دێ لە هەر کوێ دەسەڵات بەدەست جەماوەرەوە پێک بێ ئەو وەختە ئەت جملە بە تایبەت هێزی چەکداری حیزب دموکرات واقعان زۆریان بە خەڵکەوت عقب زوڵمیان بوو زۆریان بوو فشاریان بوو هەمووانە لەوە و حتا ڕاستەکەی زۆر جار مەسەڵەن هێزی پێشمەرگەی ئێمەش هینی کۆمەڵە ڕەنگە لە بەعزەیە تووشی کاری غەیرە ئوسولیە بوون فشار و زەخ دەنەچێت لەوە دەسات کە ئەم خەڵکە لەم مەناتقی ئازادیە لە هەرکوێ مافێکیان هەیە مافێکی سەرەتاییان هەیە هیچ کەسێک نە جمهوری ئیسلامی لەوە لەی ئەوەڵا کە ڕژێمێکی داپڵۆسێنەرە هێزی سیاسی چەکداریش کە لە مەناتقەیە حەقی نییە مافی سەرەتایی خەڵک زەوت بکە ئەو سەنەدا دیارە لە دیالۆگێک کە ئەو وەختە لە ڕاهبەری حیزب کۆمونیست و لە ڕاهبەری وەختی خۆی کۆمەڵە و بە نەقشی مؤثری مەنسوور حکمت کە بووە ئەو سەنەدە نووسرا بنەوەی مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکەش کە لەوێ مافەکانی سەرەتایی کۆمەڵانی خەڵکی دیاری کردبوو کە بۆی هیچ هێزێ بە هیچ شێوەیەک حەقی نییە زەوتی بکە و ئێمە ئەو وەختە وەکو مبەلغینی کۆمەڵا من بۆ خۆم یەکێ لەوانە دێ بە دێکە ئەگەڕین خوشارمان بەداخەوە بەدەستەوە نەما بوو قسەمانەکردن لە نێو کۆڕ و کۆمەڵەکانە ئەم مافە سەرەتاییەمان ئەخوێندەوە قسەمان لەسەرەکرد ئەماوەدە ئەمە مافی ئێوەیە لەو شوێنانەی جمهوری ئیسلامی بێوێ فشار و زەختان بۆ بێنێ ئەمە بگرن بەدەستەوە و خەبات بکەن لە بەرابەریە لەو شوێنانەی خودی ئێمە و حیزب دموکرات و هەر هێزێکی دیکە ویستی ئەم مافتان لێ زەوتکە ڕاوستن لە بەرابەریدا دەنەچە بەڵێ ئەوەش سەنەدێکی زۆر مهمە مەنسوور حکمت نووسی ماوە متابە هەلێرە بڵم سایتی مەنسوور حکمت هەیە هەر لە دوای ساڵی 79 تا 2002 کە لە قەیدی حیاتا بوو هەموو ئەم ئەسنادەی کە ئەو نووسیونی لەوێنە ئارشیو کراون و علاقەمەندان توانن گوێ پێ بگرن کە هەم بەشی زۆری تەبعاً دیارە بە فارسیە بەڵام بە کوردیش هەیە بە عەرەبیش هەیە بە ئینگلیسیش هەیە بازێکیان بە سەوت هەیە بەڵێ مافە سەرەتاییەکان ئەمە جێگاکەی بوو بەڵێ جا من مەبەستمەوە بوو کە بڵێم هەر لەو مافە سەرەتاییانەیە دووبارە مەنسوور حکمت ئاماژە بە مەسەلەی پرسی کورد ئەکا و بە ئاماژە بەواکە کە مافی دیاریکردنی چارەنووس مافێکی بێ ئەملا و ئەولای خەڵکی کوردستانە و هەر کەسێکیش لە بەرامبەر ئەم مافەیە وەستێتەوە خەڵکی کوردستان هەقێتی چەکی لە بەرامبەرە هەڵگرێ یعنی ئەوەی کە خەباتی چەکدارانە لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئەگەر بە خاتری هیچ چیژنەوە بە خاتری مافی دیاریکردنی چارەنووس بێ خەباتێکی بەرحەق و ڕەوایە بەرحاڵ ئەوە کە دیارە مەسەلەن کەسانێک کە قسە لەسەر ئەوەکەن کە مەنسوور حکمت بڵێ بەکار کۆمەڵی بەکار هێناوە بۆ دەورانێکەوەوانە نایە مافە سەرەتاییەکان وەکو مەسەن وەکو مەشهوری حقوقی ئینسان وایە بەڵام جێگەیشی لەم بابەتانەی گرتووە لە کوردستانە نایە قسەنەدێکی ئاوا ئەساسی بڵێ خەڵک مافێتی کە لە ستەمی میلی بە دوور بێ و ئەگەر کەسێک نەیهێشت مافی دیاریکردنی چارەنووس بمارەسە بکە حەقی هەیە چەشی لە بەرامبەرە هەڵبگرێ بەرحاڵ بڕۆینە سەر بڕگەیەکی تری زۆر حساس کە ئەمەشیان بۆتە بوارێکی زۆر بەرجەستە بۆ هینکردن بۆ تەشهیرکردن یاخود بەدناوکردنی مەنسوور حکمت لاینا مەسەلەی شەڕی کۆمەڵە و حیزبی دیموکراتە لە زۆر جێگایە قسەیشی ئاوا کراوە و ئەوترێتەوە کە گوایە حیزبی دیموکرات و کۆمەڵە بە دنەدانی مەنسوور حکمت بۆ بە شەڕێنژینە بۆ خوان
دیارە خۆی شەڕی حیزب و دیموکرات و کۆمەڵە نیە حەقەتەکەیەوە شەڕی حیزبی دیموکرات بوو لە بەرامبەر کۆمەڵەیە کۆمەڵە تەبلیغاتێک کرد کۆمەڵە ڕەخنەیە گەر کۆمەڵە قبولی ناکرد کە ئاغاواتەکانی سەر بە حیزبی دیموکرات بارەزی خۆیان خەڵک ئازیێت بن و ئازار بن و داکۆچی لە مەسەلەن خاوەنکارەکانی کورە پەسخانەکانی بۆکان بکەن و لە پشتیان بۆستنەوەوانە ڕەخنەی لێگرتن حیزبی دیموکراتی ژەیوت نتونا ئازادی ڕەخنە و جوودی نییە و بە چەک وەڵامی ئەدایەوە مەسەلەکە هەمووی ئاوا بوو بەڵام لە سەروبەندی ئەم شەڕەیە وە کاتێک کە ئەم شەڕەتی ئۆریزە ئەکرا من لە جێگایەکەوەم بیستوە کە مەنسوور حکومەت ئینتیقادی لەوە گرتووە کە ئەم شەڕە لەگەڵ حیزبی دیموکراتە بە شەڕیمان و نەمان و شەڕی چارە نووس بزانرێ یعنی هەندێک لە کەوادرەکانی کۆمەڵا و من پێم خۆشە خۆت باسیکەی ڕەحمان چیە بوون تیۆری ئەوان هێنا باسی ئەوان نەکرد کە ئەم شەڕە شەڕێکی هینە بڵێ چۆن بڵێ شەڕی چارە نووسازە شەڕی مەمرە و مەژیە یا ئێمە ئەوان بڵێ شەڕ تا سەرکەوتن شەڕ تا سەرکەوتن ئەمن پێم خۆشە سەبارەت بەمە نەزەری تۆ ینی لەو یادگارانی کە هەتا پێم خۆشە باسی ئەم نوکتەیە بکەیت بەڕاستی ئەمە بڕگەیەکی مهمە بەڵام پێشەوە با من یەکشت بە قسەی پێشومان زیاد بم ئەویش دەنگی باسی تەمامیەتی ئەرزی شوڤینیزمی ئێرانی فقط ئەوەنە ئیشارەکەم دووبارە منسوور حکمت و مارکسیزمی شۆڕجێر و یەکێتی خەباتکارانی کۆمۆنیست و دوایش حزبی کۆمۆنیست بە سەدان نووسراوەی لە عەلەیهی تەمامیەتی ئەرزی خوازان شوێنیزمی ئێرانی هەیە کەسێ منصف بێتوانێت پچێوانە تەمەشا بکە و وەختی بەرنامەکە لەوە زیاتر بەوە ناگرن بەڵام ئەم بەحسەی شەڕی حزبی دموکرات لە دژی کۆمەڵا ئەبێ حتا پێش پرسیارەکە ینی بە ماودای زمانی پێش پرسیارەکەی تۆ بگەڕێمەوە بۆ دواوە و یەک دوو مەورد هەیە بۆ ئەوەڵجار من لێرە ئەهیدرکێنم کە فقط ڕاهبەرانی ئەو وەختی کۆمەڵا ئەتوانن تاییدی لەسەر بکەن و ئەو جوملە دەبێتەوەڵی ئێستای کۆمەڵاگە کوتی وانە من قسەکەم وەرەگرمەوە چونکە نەزانم وایە ئەوش ئەوەیە یەکەمەوەیە شەڕی حزبی دموکرات لە پێشا لە عەلەیهی کۆمەڵە نەبوو بە ئەوە بێ هەتا لە پێشا لە عەلەیهی ئەم یا ئەو سازمانیشە حزبی دموکرات لە دوای شۆڕشی 57ەوە بڵێن وەکو حزبی بورژوازی و استثمار چینی چەوسێنەر لەو جامعەیە بەڕاستی شەڕ و کێشەی خۆی لەگەڵ کۆمەڵانی خەڵک دەست پێ کرد با من نمونونەکەی بڵێم بە چەند ڕۆژی کورد دوای سەرکەوتنی ئەو شۆڕشی 57 لە دێهاتەکانی کوردستان زەوی لە ئاغاوات خەڵکی بەژمەینەت و بێبەش و ئەوانە ئێمە پێمانەوە مسادرە نازانم مەڵام کوردیەکەی چۆن تەرجمەکەم مسادرەیانەکرد حزب دموکرات ڕاگەیاندنێکیدا وتی خەڵکینە حەقتان نییە دەست بۆ زەوی ئاغاکان بەرن تا دەوڵەتی تازە هاتووە سەرکار قانونی تازەدانێت دەوڵەتی تازەکاریش خومینی بوو قانونەکدانێ دواتر لە بەهاری 58 ئێرانیە ئاغاوات و عەشایر لە هەموو شوێنەکانی کوردستان ڕێکخراویان دروست کرد اتحادیان دروست کرد لە دژی خەڵکی دێهات لە دژی جوتیاران لە دژی خەڵکە بێبەشەکان لە زۆر جێگا ناڵم لە هەموو جێگا لە زۆر جێگا حزبی دموکرات لە کەنار ئاغاواتەکان بوون وەوە کێشەیەکی خەڵک بوو لەگەڵ حزبی دموکرات تۆ نمونەی دواتر لە درێژەیە کرێکارانت باس کرد و کرێکارانی کوورەخانە ئەمە ئاشکرا بوو حزبی دموکرات لە کێشەی خەڵکێکی کە لە ژێر چەپۆکی جمهوری ئیسلامی یا ڕژیمی سەڵتەنە نەمابوون و ئازاد ببوون حزب دموکرات لە بەرەی ئاغاوات و زۆرداران بوو بە تۆری واقعی کۆمەڵی ئەو وەختە چەپ و ڕادیکالیش لە کەناری ئەو خەڵکە زەحمەت کێشە بوو یعنی ئەسڵەن کێشەکە لێوە دەست پێ کرد بە چەندین نمونە مەسەن شورا لە دێهاتەکان وجوداتوە من لە منتەقەکەی خۆم فعالیتم لێ کردووە منتەقەی وەکان بووە شورای دەیەک بنێوی دەی تیکان تەپە حزب دموکرات دەستگیری کردو خستێتە زیندان ئیدەیەک بنێوی داربەسەر خستێتە زیندان ئیدەیەک بنێوی حەمامیان خستێتە زیندان مافی ئازادی بۆ بەڕسمیت ناناسن وە لەسەر هەموو ئەوانە ئێمەی کۆمەڵی ئەو کات لەگەڵ حزب دموکرات بووە بە کێشەمان چونکی بەشێ لەو ئەندامانی و شوراناسان ئەندامی ئێمەش بوون تازە ئێمە دفاعمە لە خەڵکەکە کرد ئەنی زەمینەی کێشەکان لێوە دەستی پێکرد و حتا پێشەوەی شەڕی سەراسەری لەگەڵ کۆمەڵە بکە لەگەڵ بەعض لە سازمانە سیاسی چەپەکانی ئەوەختە خۆ مەشهورە لە شاری بۆکانە حملەیان بە مەقەڕی پەیکار سازمانی ئازادی پەیکاریان کرد سیان لە عەزیزانی ئەوان گیانیان بەخت مەقەڕەکەیان پێچاوە
لەگەڵ سازمانێک بنێوی تووفان لەگەڵ یەکێ لە شاخەکانی چریکی فدایی لەگەڵ خودی حتا ڕاهی کاریگەرێکە ئەو وەخت سمپاتی زۆری بە حەزب دموکرات بەسەر لەگەڵ هەموو ئەمانە دلەکەشی چی بوو ئازادی هەڵسوڕانی سیاسی بە ڕسمیت ناناسی حتا ئەو سەرتا لە تەبلیغاتی ئەو سازمانە سیاسیانەی بەرابەر بەخۆی تەحمل ناکرد تا کێشایە شەڕی حزب دموکرات لە دژی کۆمەڵی بە مڵۆزمێک ئەزانی کە بەری یەکە تازی حزب دموکرات ئەگرێ ئەو داوایی لە کۆمەڵاکەریەوە ئێوە بە ڕسمیەتی بناسن من حزبی تاقانەی کوردستان و یەکەمین حزب و ئێوە تەبعیەت بکەن کۆمەڵی ڕادیکاڵی ئەو وەختە ژەیوت نەخیر ئازادیهای سیاسی ئەمە ناڵێ ئازادیهای سیاسی بێ بۆ هەموو کەس بە ڕسمیەت بناسرێ و ئێمە تۆمان نەپێ حزبێکی شۆڕژێر ئەو نەپێمان حزبی تاقانەی کوردستانە کارم ئەڵام بە وردەکاریەکانی نییە شەڕی حزب دموکرات لە دژی کۆمەڵا ئەساسن شەڕی حزب دموکرات لە دژی ئازادی سیاسیەکان بوو لە دژی مافەکانی خەڵکی زەحمەتکێش و کرێکار بوو بە معنایەک بەڕاستی کێشەیەکی چینایەتی بوو بەرعکسی ڕەوایەتی ڕاهبەرانی ئەو کاتی کۆمەڵی ئێستا پەشیمان بوونەتەوە وەکو عەبدوڵڵا موحەدی و عومەری ئەلخانی زادە و حتا مەواردێک دەبیر ئەوەڵی ئێستای کۆمەڕژەڵە ئەم شەڕی سازمانی بۆ شەڕی چینایەتی نەبوو نەخێر هەڵقوڵاوی شەڕی چینایەتێکی واقعی لەو کۆمەڵگایە بوو بۆ شەڕێکی ناحەق بوو حزب دموکرات دای سەپاند بەسەر کۆمەڵەدا لە 25 ئابانی ساڵی 63 ئێرانی کە وابزانمە کاتە 84 بەڵێ 84 ئەو کات لە هەورامان حملەی بە فقەرەکانی حزب دموکراتی کە زۆرە لە عەزیزانی ئێمە لەوێنە گیانیان بەخت کرد تازە کۆمەڵە فورەن کاردانەوەی چەکدارانەی نەبوو ماوەی 3 مانگ دیالۆگ و مزاکرەکرا یەکێتی نیشتمانی کوردستان زاهرەم میانجی بوو لەو بینەدا کۆمسیۆن تەعین کرا لەو پرۆسەدا واقعاً بۆ کۆمسیۆنەکە کە لایەنێکی کۆمەڵە بوو لایەنێکی یەکێتی نیشتمانی بوو لایەنێکی سەلماکە خەتابە حزب دموکراتە بۆیان پێوت حازر نەبوو کۆمەڵەوتی زۆر چانە ئەو کەسانەی ئەم تاوانیان لە هەورامان ئەنجام داوە عاقبەت بە سزای ئەعمالی خۆیانە بگەن هەر خۆتان بگەن حزب دموکرات حازر نەبوو ئەوە بکە شەڕی درێژەدا شەڕی سەراسەری وە با منەوەم لەبیر چوو بڵێم پێش حتا وردە شەڕانە دەست بکرد لە کۆنگرەی شەشەکەیدا حزب دموکرات بە پێشنەهادی خودی قاسملو بڕیارنامەیان تەسویب کرد کە ئێمە شەڕ لەگەڵ کۆمەڵاکەین ئەم جارێکەین بە شەڕی سەراسەری حتا بعض لە ئەندامانی ئەو وەختی کومیتی ناوەندی حزب دموکرات لە خاتراتیانە نووسیویانە و حتا ئەو وەختە کەسانیان بووە لەسەر ئەوە بێمەیلی بە حزب دموکرات نیشاندا و نەماوە لەگەڵن بەڵێ ئەم شەڕە ئەوە بتاوجێ بە شەڕەکە بە بەڵام تۆ پرسیانەکەی تۆ بڕێک دوور کەوتمەوە ببەخشە ڕۆڵی مەسوول حمد دەنەچە شەڕی حزب دموکرات لە عەلەیهی کۆمەڵە ئەسڵەن پێش ئەوەی اتحادی مبارزان بێتە کوردستان پێش ئەوەی مەسوول حکمت بێ دەستی پێکرد بوو کە ئەجوولە مەسەلەن هەتا پێشم کۆنگرەی دوی کۆمەڵە ئێمە لە ساڵی 58 و 59 لە منتەقەی سەردەشتیش و لە منتەقەی بۆکانیش و لە زۆر جێگای دیکە لەگەڵ حزب دموکرات شەڕی فرۆشت بۆ دوایەوە بۆی ئاڵەبێکێ لەو شتانە ساڵی وەختێک اتحادی مبارزان هاتوو لەگەڵ کۆمەڵە واردی وتوێژی ئەوە بوون حزب کۆمونیست دروست بێ سمیناراتێک بەرپاکرا من شاهیدێکی حضور لەیەکی لەو سمینارانم لە دەیەک بەنێوی ئاجیکەند گرتمان لە نزیک بۆکان لە زستانی ساڵی 61 لەوێ باس ئەوە بوو کە چۆن سەبکەکاری کۆمونیستی بگرێتە پێش بەرەو یا بەنامەی کۆمونیستی تەسویب کراوە سەبکەکارێکی کۆمونیستیش چۆن تەدبین بکرێ بەرەو ئەوە بڕۆین حزب کۆمونیست بکرێت لەوێکێ لە یەکێ لە باسەکانە باسی بزوتنەوەی شۆڕژێرانە لە کوردستان جێو شوێنی حزب دموکرات جێو شوێنی کۆمەڵە چیە کرا وە لەوێ لە باسەکاندا فراکسیۆنێک مارکسیزمی شۆڕژێری سازمانی پەیکار حضوریان بوو کەسێک بە نێوی ئەزغەر پەیکاریمان پێوەدە وەختە نمان دەجێکردن وە تۆ ئەلعان ئەی ناسی ئەتبارها و خەڵک وەم بینانێتوە ئەلعان نێوە واقعەکەی خۆی مێهرداد دەرویش پورە کۆمەڵ ناسا جامعی ئەلعان ستۆکۆڵم دەرسەڵێتەوە ئەوە خۆی زیندوو ماوە هەر لەم شاری ستۆکۆڵمە ئەو وەختە کە نوێنەری ئەو فراکسیۆنەی پەیکاریە کرد هەستا پەیکار زۆر تووڕە بوون بەدەست حزب دموکراتەوە چونکی کەسی لێ کوشتبوون ناحەقیشیان نەبوو بۆ لەحازەوە هەستا باسی ئەوەی کرد کە حزب دموکرات حزبی دژی شۆڕشە حزبی ضد ئینقلابە هەبێت لەم کۆمەڵە بڕیارنامەی وا بدە
ووا معاملی لەگەڵ بکە. من شاهدی حضور منسوور حکومت هەستا کوتی ئەم بۆ چوونە هەڵەیە، ئەم بۆ چوونە ئێستا فەورەن تۆ بڵێ حزب دموکرات دژی شۆڕش و دژی انقلابە دێگوا بێ تۆ ناتوانانی لەگەڵی بحەوێەوە لە مناتقی ئازادە نەکار لەبەرەوەش بەدەلی وێڵان ئەم حزبی بۆژوازی کووردە عاقبەت لە جبهەی مقاومەت لەگەڵ جمهوری ئیسلامی عاقبەت بزوتنەوەیکی گشتی بەنەوی جنبشی مقاومەتی کوردستان هەیە ئەو باڵی بۆرژوایی و ڕاستەکەیەتی ئەو باڵی چەپ و رادیکاڵیشی کۆمەڵە و باقی چەپەکان وجودی هەیە پراتیکان ئۆبژێکتی و ئەمەلی ئەلان لە مووقعەتی دژی شۆڕشانیە و ئەوە لەبێ مارۆختی خۆران شۆڕشێک لە مەدانانیە 3 ساڵ لە شۆڕشی 50 گوزراوە و ئەو شۆڕشە عاقبەت حاصلەکەی بۆ بەو ئێرتجاعی ئیسلامی ئەوانە دژی کام شۆڕش ئەلا شۆڕشە نیە بزوتنەوەیەکی شۆڕجێرانە لە کوردستان هەیە بەڵێەوە سازمانی چەپی و رادیکال و کۆمۆنیستی هەیە کە بزوتنەوەیکی جیاوازە بزوتنەوەیەکی ڕاستی بۆژواییشێ حزب دموکراتە هەردووکیان لە جبهەیەکی مقاومەتان ئەجملە لەسەر مەسەلەی ملیەتوانێت تەرحی مشتەرەکیان بێت دەنەچە نەک لەبەر مەسلحە گەرایی بەڵکە بە تۆری واقعی تۆ ناتوانانی ئەڵام بڵێ ئەم حزبە دژی شۆڕژە و تازە ئەگە وادووە دەوەختە بە عەملی ئەوەی پێڵەن هەمزیستی ئەوەی پێڵەن حەوانەوە وە ناکرێت ئەمە غەڵەتە ئەمە هەڵەیە جا ئەمە تەسیرەکەی چی بوو شەڕکردن لەگەڵ حزب دموکراتی بە نەزەری من وە دواخستەوە جا جالیبەکەی وەیە واقعان پێشەوەی ئەم ئەزغەری پەیکارەوە بڵێ عەبدوڵڵا موحتەدی وەکو کەسێکی ئەسڵیە وەختی کۆمەڵە وەختی حزب دموکرات لە منتەقەی مەهاباد لە دێی تیکانلوجا شەڕی بە کۆمەڵە فرۆشت وەسیان لە ڕفیقانی عەزیزی ئێمە لەوێنە گیانیان لەدەستدا عەبدوڵڵا موحتەدی وە کەسێکی دیاری کۆمەڵە نامەیەکی نووسی بوو بۆ کۆمیتەی ناوچەی مەهابادی کۆمەڵە وتبووی ئەوشارم تێوری وتوت حزب دموکرات دژی شۆڕشە ئێمە بێ بە هەموو تواناوانەوە لەگەڵ بە شەڕ بێ وەو نامە کەوتە دەست حزب دموکرات حزب دموکرات بارها و بارها هەم لە جەریدەکانی بڵاوی کردەوە هەم لە رادیۆکەیەوە باسی کرد لە درێژەدان بەحسانە هاتێنە ئەنی منزومەیە بڵێم منسوور حکومەت بەم بەحسەی ئێتفاقەن کۆمەکی بەوە کرد کۆمەڵە نەچێتە پای شەڕێکی زود ڕاست لەگەڵ حزب دموکرات و بە نظری خۆم لەوە دواخستنی شەڕێکە دوای حزب دموکرات دایسپان نەقشی بوو ئەوە ئەم لای دواتریش کە شەڕەکان دەستی پێکرد ئەو شتێک کە تۆ ئیشارە پێکەی وایە شەڕەکان دەستی پێکرد ئەو 5 مانگ 6 مانگ لە شەڕی سەراسەری حزب دموکرات لە عەلەیهی کۆمەڵە گوزرا بوو پلێنۆمی کومیتەی ناوەندی کۆمەڵە کۆ ببۆوە کۆبەندیەکی لە شەڕەکە تاوەختە بوو عەبدوڵڵا موحتەدی وەختە وەکو دەبیر کولی حزبی کۆمۆنیست لەو کۆبوونانەوەی کومیتەی ناوەندی کۆمەڵە بوو ئەو ئەم تئۆری و بەحسی هێنابوو وتووی ئەم شەڕە شەڕ لەسەر ڕەهبەری جنبشە لە کوردستان شەڕی بینی ئێمە حزبەکە شەڕ لەسەر هێژمونی جنبشی کوردستان بەگشتی شەڕ لەسەر ڕەهبەری حزب دموکراتە نەتیجەی عەمەلەکەیەوە بووی یا ئێمە یا حزب دموکرات ئەوەی وا پێڵە شەڕ تا سەرکەوتت حزب منسوور حکومەت وەختێ ئەم کۆبەندیە گشتێدی بۆ چاپ کراوە لەسەر سایتەکان هەیە حەد جملە بە تایبەت لەسەر سایتی هاوڕێی ئیرەجی فەرزاد هەیە هەموو کەس دەتوانن تەماشایکەوە لەسەر سایتی خودی منسوور حکومەت منسوور حکومەت ئەم بۆچوونەی دا بەڕەخنە کە گوایە شەڕ لەسەر ڕاهبەری جنبش کەوتی ئەویش بۆچوونەکەیەوە بوو وتی جنبشی کوردستانێکی یەک جنبشمان نییە لە کوردستان یەک بزوتنەوەمان نییە بزوتنەوەی جۆرا و جۆرمانەیە ئێمە بزوتنەوەی سۆسیالیستی و کرێکاری کۆمەلگای کوردستانی حزب دموکراتی بزوتنەوەی بۆرژوایی و سەرمایه‌دارانی جامعەی کوردستانە ئەو ڕابەری جنبشی خۆیەتی ئێمە ڕابەری جنبشی خۆمانە ئێمە ناتوانین ڕابەری جنبشی ئەوی بین ئەوی ناتوانێت ڕەهبەری جنبشیمە پس شەڕ لەسەر ڕەهبەری نییە پاش شەڕ لەسەر دەسەڵاتی تاقانە نییە شەڕ لەسەر ئیتفاقان شەڕی ئازادی و زدە ئازادیە حزب دموکرات زدی ئازادی سیاسیەکانە ئێمە بێت تا ئەو جێ شەڕی پێ لەگەڵ بکەن حزب دموکرات بە ڕەسمیەتی بناسی ئازادی سیاسیەکان بە ڕەسمیت بێن شەڕ حزبێکی دژی کۆمۆنیزمە قبوڵی بکە پێی پسەلمێ کۆمۆنیستەکانی لە کوردستان پێ پاک نابێتەوە دەنەچە مەشروتە لەبیرمە ئەو ئاوای فۆرمۆل بەندی کرد بوو وتوی ئەم بۆ چوونە ڕاستڕەوی سیاسیە چەبڕەوی نظامیە ڕاستڕەوی سیاسەکەتانەوەیە ئیمتیازە دەن بە حزب دموکرات یەکەن بە ڕەهبەری جنبشی خۆتان جنبشی سۆسیالیستی کاریگەری کە نییە
چاڕێوە نظامەکەتانەوەیە عاقبەت وەختێڵی شەڕ لەسەر ڕاهبەری عاقبەت یەکێکی پێیشێک کەشکەسدا عاقبەت تۆ بە تا ئاخر فیشەک لەگەڵی بە شەڕی یان ئەو سەر بۆ تۆ دانیوێنی یا تۆ سەر بۆ ئەو داوێن ئەمە پێڵن ئەو وەختە خومینی شعارێکی بوو جەنگ تا پیرۆزوی شەر تاسگەوتی ئەمە بێتە شەر تا سەرکەوتنەکەی ئەو ئەمانەی نووسیوە ئەمە غەڵەتە دەنسە شەڕی ئێمە تاکتیکێ لەگەڵ حیزب دیموکرات شەڕی ئێمە تا ئەو جێگایە حیزب دیموکرات حاڵی بێ هێزی چەپ و کۆمونیست و سۆسیالیستی جامعی کوردستان هەیە پێی ناسڕێتەوە بە ئازادی سیاسەکانی بەڕسمیێت ئەوەی بەڕسمیێت ناسی ئێمە بێ شەڕی لەگەڵ کۆتابێنین و هەر بەپێی ئەو بۆچوونە بوو منسوور حکمت لە سەروبەندی کۆنگرەی شەشی کۆمەڵە کە لە بۆتەی نزیک شاری ڕانیە بەرگوزارکرا دەست پێشخەری ئاگربەسی یەکلایەنە بوو لەگەڵ حیزب دیموکرات سەنەدی ئاگربەسی یەکلایەنە لەگەڵ حیزب دیموکرات منسوور حکمت نووسیوێتی لەو کۆنگرەی کۆمەڵە کۆنگرەی شەش تەسویب کرا ئەوەی توڵی نێوی کەسانە بەڵام لەو کۆنگرە بەڵێ عەبدوڵڵا موحتەدی و عومەری ئەلخانی زازا ڕەئیان نەدا بەو بڕیارنامەی ئاگربەسی یەکلایەن و پێما بۆ بێشەڕەکە لەگەڵی ئیدامەی بدێ بەختانە دەبیرەوەڵی ئێستای کۆمەڵە و بەشی زۆری ئەوختەی کومیتە مرکزی کۆمەڵە و کۆنگرە تەسویبمان کرد و ئاگربەسمان ئەعلام کرد هەرچەند حیزبی دیموکراتی باڵی شەرەفکەندی قاسملوو ئەو وەختی ئێشتا کوونێ ئاگربەسەکان قبول نەکرد ساڵێکی پێچوو تا قبولیان کرد ینی ئەمە ئاوای نەتیجە لێ بگرم هەم بەو بەحسەی کەوتم وتیان باسی دژی شۆڕشە غەڵەتە منسوور حکمت لەوە دواخستنی ئەوەی پیاڵان ئانتاگۆنیزەبوونی بینی کۆمەڵە و دموکرات بە نظرم کۆمەکی کردەوە بەوجود نێ هەم لە کۆتایی هێنان بە شەڕ کەوتی شەڕ لەسەر ڕەهبەریە نەقشی بوو یەک واقعیت هەیە بەڵام ئەمە تاوجەی بۆ شەڕەکە بەڵام منسوور حکمت و تئۆریەکان یعنی کۆمونیزمێک کە ئەو هێنای معلومە ئۆفۆق سیاست تاکتیک ڕەوشی زۆر چینایەتی ڕۆشنبینانەتریدا بە کۆمەڵە و بەهێزی کرێکار و ئەو زەحمەت کێشە کە جیاوازیەکانی خۆمان لەگەڵ سەرمایهدارانی کوردستان لەگەڵ حیزبی بۆرژوایی کوردستان بناسێنین و لەسەر مافەواقعیەکانی کۆمەڵایەتی کرێکار زەحمەتکێش ژن ئازادیهای سیاسی زیاتر کێشەی سیاسی چینایەتیمان بێ لەگەڵ حیزب دیموکرات ئەمەیەتی کێشەیەکی سیاسی چینایەتی بوو معلومە دەست خۆش بێ تونکردنەوەی کێشەی چینایەتیدا بەڵام منسوور حکمت نەقشی بوو دقیقاً من دقیقا ویستم ئەوە بڵێم یعنی ئەگەر بەهاتایە کۆمەڵا کە وەختی خۆی ویستی دەست لە جوڵانەوەی شۆڕجێڕانەیە جوڵانەوەی مقاومەتی کوردستان هەڵگرێەوە و مەدانە بۆ حیزبی دیموکرات چۆڵکە کە دیارە منسوور حکمت ڕخنەی لێگروتی نابێ بیکەی ئەو دەمەگەر بیویستایە کۆمەڵە بەوەی بکردایە کە خۆیان ویستویانە کە مەسلەی میلی لە کوردستان ئەوەنە مهم نییە و گرنگ نیەوەمانەوە مەدانێ بۆ حیزبی دیموکرات چۆڵکردای دیارە بوو بە حیزبێکیەوە نچکۆلە کە شەڕ لەبەری دیموکرات و کۆمەڵای ئەسڵان پێویست نەبوو بۆ دیموکرات بیکە حیزبێکی لاوەچی بوو هیچ کاریگەری نەبوو بەڵام ئەوەی کە نەی هێژوا بێتەوەوانە ڕاستە منسوور حکمت بووە بەڵام ئەوەی کە دنەی شەڕی داوە ئەوەی کە ئاگری شەڕی خۆش کردەوەی تیئوری داڕشتۆ بۆ شەڕ و ئەوانە هەر کەس بوو بێ منسوور حکمت نەبووە و ئەوەشی کە دویستێتی ئەم شەڕە ئیدامەی بێت و شەڕ تا پیرۆزی بڵێ ئەوانە هەر کەس بوو بێ منسوور حکمت نەبووە دەستە خۆش بێ ڕەحمانجان من ئەم بەشە پێم باشە لێرەیە کۆتایی پێبێنین بچین چونکە یەک سەرنجی شاتۆی هاوڕەیەکە لێرە بینەرێکە ئەڵێ وەڵامی و کەسانە بدەنەوە کە باسی منسوور حکمت دەکەن کە حیزبی کۆمونیستی ئێرانی تێک و پێک داوە و یاخود لە توپەتی کردو ئەوانە من ئەم باسە و مەسایلێکی تر سەبارەت بە جیابوونەوەکان لە ناو حیزبی کۆمونیستی ئێرانە هەڵەگرم بۆ بەشی دووەم لێرەیە پاوسێک بدەین و ئەوانە هەناسەیەک هەڵکێشین تا بەشی دووەم ئازیزان و خۆشەویستان لەگەڵمان بن تا بەشێکی تری ئەم بەرنامەیە پاوسێکی کورد ئەدەین و ئەگەڕێینەوە لاتان بۆ ئیدامەدانی بەشی دووەم ئەم بەرنامەیە سەبارەت بە کۆمونیزمی کارگەری منسوور حکمت پرسی کووردە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە بڵاوە بێتەوە خوازیارین لە ڕێگەی لینکەکەی یوتیوب لە لای خۆتان بڵاوکەنەوە ئەگەر تا ئێستش سەبسکرایبی کەناڵەکەتان نەکردوین سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسین لەگەڵمان بنمەڕۆن پاش ناوبڕێکی کورد ئەگەڕێینەوە لاتان
بەڵێ ئازیزانی خۆشەویستان جارێکی کەش سڵاوم بۆ هەموو ئێوەی ئازیز من شەماڵ عەلیمەوە بینەری کەناڵی هیوان یا بینەری ئەڵلقەیەکی تری بەرنامەی دیالۆجی هیوان ئەم بەرنمەیە وەک لە عینوانەکەشیا دیارە سەبارەت بە کۆمونیزمی کارگەری مەنسوور حکمەت و پرسی کووردە لە بەشی یەکەمی ئەم بەرنمەیە ئێمە ئاماژەمان بە مێژوویەکدا کە میوانەکەمان هاوڕێ ڕەحمانی حسێنزادە خۆی وەکو شخصێک بەشێک بۆ لەو مێژووە و باسی هەندێک ڕاستیمان کرد سەبارەت بە مۆزەئی مەنسوور حکمەت مارکسیزمی شۆڕژێر کە ئەو نوێنەرایەتیە کرد ڕێکخراوی یەکێتی خەباتکارانی کۆمونیست کە دواتر لەگەڵ کۆمەڵایەکی گردووە حیزبی کۆمونیستی ئێران کە لە ساڵی 1970 لە یەکگرتنی یەکێتی خەباتکارانی کۆمونیست و کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران پێکات باسی ئەو مێژۆمان کرد و قسەمان لەسەرەوە کرد کە سەبارەت بە پرسی کورد مۆزەئی مارکسیزمی شۆڕژێر و شخصی مەنسوور حکمەت چۆن بووە لەم بەشەیە ئاچینە سەر ڕووداوەکانی دوای جەنگی خەلیج و توندبوونەوەی ململانەیەوە توندبوونەوەی ناکۆچیەکان لە ناو حیزبی کۆمونیستی ئێرانە کە دواتر بە دووشەقبوون یاخود بە لە ڕاستیە بە ئیستیقالەدان یاخود بە بەجێهێشتنی کۆمەڵە لەلایەن مەنسوور حکمەتەوە کۆتایی هات و حیزبێکی تازە لە 30 نۆڤەمبەری ساڵی 1990 بە ناوی حیزبی کۆمونیستی کارگەری پێک هات میوانەکەم بەشێکیشە لەم مێژووە و پێم وابێ یەکێکە لە کادرە و کەسایەتیە بەرجەستەکانی ئەو جوڵانەوەی هەر لە ڕۆژەکانی سەرەتاوە پێم خۆشە سەبارەت بەوە قسە بکەم ڕەحمان جوابی چییە دەیتەوە بەوەی بە تاوانی دوولەتکردنی حیزبی کۆمونیستی ئێران ئایا حیزبی کۆمونیستی ئێران بەو ناکۆشیانەوە کە هات بۆ پێشوەوانە لا ێزا لەیتوانی درێژە پیا بکە ئەیتوانی ئیدامە بە خۆی بداوەکو حیزبێکی یەکگرتوو بەنظرم بەو جیاوازیە سیاسیانەی وەکو خەت و فکری سیاست بەوجود هات بوو و لەو هەلوو مەرجەشدا کە لە منتەقە بەوجود هات کە ئەوە زۆر تەسیری بوو نابەداخەوە ناکرا بەڵام با بگەڕێمەوە سەر ئەم بەحسی بە قەولی تۆ ئەم تۆهمەی لەتکردنی حیزبی کۆمونیست و کۆمەڵە و ئەجملە لە کۆمەڵەوە دەست پێ بکەم پێم وابێ کۆمەڵا خوب هەر لە ڕۆژی ئەوەڵیەوە بە تایبەت لە دوای شۆڕشی 57 خۆی بە نێوی سازمانێکی کۆمونیست و مارکسیزم معرفی کرد دەنەچە لە دەوری ئوفق و سیاسەتی کۆمونیستی و مارکسیستیش ئەیتوانی یەکگرتوو بێ و متحد بمێنێت ئەگەر مارکسیزمی شۆڕژێری اتحادی مبارزانی کۆمونیست نەبوایە بە گفتەی خودی ئەو سەنەدەی کە باسم کرد کۆنگرەی دووی کۆمەڵەکە لە پێشەچەکەیە قەدردانیان کرد لە یەکێتی خەباتکارانی کۆمونیست کەوتیان مارکسیزمی شۆڕژێریوان زۆر کۆمەچی کردو لە فوق سیاسەتی ئەمە هەر سەردەمی کۆنگرەی دووی کۆمەڵە و پێشەوە ڕەهبەری کۆمەڵە دوولەت ببوو خودی کۆمەڵە دوولەتە بوو دوو دیدگا لە ئاست ڕەهبەریەکەی بەوجود هات بوو کە بەرحەڵ حەز لەم قسە و باسەکانی کۆنگرەی یەکیانە دیارە خلافات لە نێو ڕەهبەری کۆمەڵەیە بوو اتفاقا لەو هەلوو مەرجە شۆڕجەرانەی ئەو وەختەی لە شارەکانی کوردستان بوو یعنی ئەو هەلوو مەرجە کۆمەڵایەتیە شۆڕجەرانە وە سەرهەڵدانی مارکسیزمی شۆڕجەر لە ئێران و گەیشتیشە کوردستان خودی مارکسیزم شۆڕجێر و کۆنگرەی دووی کۆمەڵە بۆ بە جێگای متحدکردنەوەی ڕەهبەری کۆمەڵە و بەو مەنا اتفاقا مارکسیزم شۆڕجێر و اتحادی مبارزانی کۆمونیستوانە کۆمەچیان کرد بە یەکگرتنەوە لە نێو کۆمەڵەدا و دواتر بە ئیجادی یا بە دروستکردنی حیزبی کۆمونیستی ئێران و پەیوەستبوونی خودی کۆمەڵە و یەکێتی خەباتکارانی کۆمونیست و حیزبێکی گەورەی کۆمونیستی بوجود هات کە یەکی لە حیزبە گەورەکانی کۆمونیستی خاوەرمیانە بوو کە بەرحاڵ لە شوێنە کرێکاریەکانی ئێرانە نیروی بوو لە شارەکانی کوردستانە نیروی بوو هێزی چەکدار و مسەلەحی بوو بەرابەر بە جمهوری ئیسلامی خەباتێ کرد گۆشەکانی زیندانی جمهوری ئیسلامی پڕ بوو لە تێکۆشەرانی ئەم دوو ڕێکخراوە یەکێتی خەباتکارانی کۆمونیست و کۆمەڵە و دواتر
حزبی کۆمونیستی ئێران هەموو ئەوانە لە دەوری چی پێکان لە دەوری بەرنامەی حزبی کۆمونیستی ئێران و لە دەوری تەرح و نەقشەیە کە حزبی کۆمونیستی لەسەر دروست بوو هەر ئینسانێکی منصف ئەزانێت معماری ئەسڵی داڕشتنی ئەو بەرنامە کۆمونیستی و ئیجادی و دروستکردنی حزبی کۆمونیستی ئێران مەنسوور حکومەت بوو دەرنەچە ئەوە نەقشی کاریگەری ئەو بوو لەو هەلومەجە دواتر خلافات سەری هەڵدا خلافات اتفاقان لە پێشە لە بۆچوون و سیاستەکانی مەنسوور حکومەت ئەو سەری هەڵنەدا حزب کۆمونیستی ئێران و سازمانی کوردستانەکەی کارێک کرد بە شاهدی ئاخرین کۆنگرەی خودی کۆمەڵە کۆنگرەی شەشی کۆمەڵە بوو کە کۆنگرەیەکی بەڕاستی شۆڕجەرانە و سوسیالیستی بوو 6 مانگ پێش ئاگربەسی شەڕی ئێران و عێراق بەرپاکرا لەو کۆنگرەدا هەم ئاوردانەوەیەک لە 10 ساڵ خەباتی کۆمەڵە کرا و کۆبەندیەکی گشتی سوسیالیستی لێکرا کە بە زۆری مەنسوور حکومەتیا بەشدار بوو لە خودی کۆنگرەکەدا بەڵام ئیبراهیمی عەلیزادە خودی ئەو کۆبەندیەی باس کرد ئەسنادی ئەو کۆنگرە ئەسنادی ئەسڵیەکەی کە پێڵن ئستراتێژی کۆمەڵە لە جنبش لە کوردستان ئەم ئاگربەسی یەکلایەنە لەگەڵ حزب دموکرات و زۆرە ئەسنادی دیکەڵان بەڕاستی نێوەکان بەشی زۆریان من داکەم 90% مەنسوور حکومەت نووسی کۆنگرەی شەشی کۆمەڵە ئەوجی کۆمەڵەیەکی ڕادیکال و سوسیالیست بوو بۆ نەخشی ئەو بوو بەڵام 6 مانگ دواتر یەک اتفاقی گەورەی سیاسی کەوت ئەوە بوو بە بناغەی سەرهەڵدانی اختلافاتەکان کە لەلایەن اتفاقان کومیتەی ڕەهبەری ئەو کاتی کۆمەڵەوە دەستی پێکرد ئەوژەوە بوو 6 مانگ دوای ئەو کۆنگرە ئاگربەس لە بینی ڕژیمە کۆنەپەرستەکانی عێراق و ئێران پێکات و ئەو شەڕە تەواو بوو لە بەرابەر یعنی ئاگربەسی تیاکرا بەرابەر ئەم هەلومەرجە تازەی پێشهاتوو ئەم ئاگربەسەدا لە ئاستی ڕابەری حزبی کۆمونیستی ئێران و بە تایبەت ڕابەری کۆمەڵە ئیتر اختلاف پەیدا بوو کومیتەی ڕاهبەری کۆمەڵە کە لە ڕەسیا دەبیر ئەوەڵی ئێستا هەرە وەختش دەبیر ئەوەڵ بوو ئیبراهیمی عەلیزادە ئەمان ڕێگا چارە و بۆچوون و ڕەحەلێکی دیکەیان بوو بەرابەر بە دەورەی دوای ئاگربەس ڕابەری حزبی کۆمونیست بە زۆریان لە پلنومی 12یاندا بڕیارنامە و ئەسنادێکی دیکەیان بوو ئەمە سەرەتای بروزپەیاکردنی اختلاف بینی کومیتەی ڕابەری کۆمەڵە کولی ڕابەری کۆمەڵەش ناکولی کومیتە ڕابەری کۆمەڵە لەگەڵ دەفتەر سیاسی وەخت و لەگەڵ ڕەهبەری وەخت یعنی کە لە ڕاستی ئاگەر وەکو شخصەکانی بڕین لە بینی ئیبراهیمی عەلیزادە وەک دەبیرە ئەوڵی کۆمەڵەوە مەنسوور حکومەتەوە وەختە وەکو دەبیری کومیتە مرکزی حزب بوو ئەساسی منە مەم لە جێگای دیکە نووسی و وەختی ئەوەی پێوە ناگرم لە جێی دیکەش باسم کردو ئەوش ئەوە بوو عاقبەت ڕێگا چارەیە کە کومیتەی ڕەهبەری وەختی کۆمەڵە دابووی واقعیتەکەوەیە کورت و مختصەرەکەیەوەیە ڕێگا چارە نەبوو نەوعێک دەست بە کڵاوی خۆوەگرتن بابزانین ئەوزاع کەس چی لێ دێ باحاڵ چ بووە سەر ئەو ڕێگا چارانەی کە ناسیۆنالیزمی کورد بۆ حەوانەوە لە درزەکانی بینی دەوڵەتەکان چۆن زندگی خۆمان بەرینە سەر کارە حیاتی سیاسۆ ئەمە بوو ئەمە جێگای ڕەخنەی مەنسوور حکومەت و ڕاهبەری حزبی کۆمونیستی ئێران بوو حتا ئەوەختە عەبدوڵڵا موفتەدی لە جبهەی مەنسوور حکومەت بوو بۆ ئاگاداریتە ئەو وەختە ڕاهبەری حزبی کۆمونیستی وتی ئەمە ڕووداوێکی گەورەیە ئێمە ئەبێ یەک لەم بابەتەوە چارەنووسی خۆمان و نیروی بەشی ئەلەنیمان گرێ نەدەین بە هەڵسۆ کەوتەکانی بینی ئەم دوو دەوڵەتە لە ئاگربەسی خۆیان و لە مزاکراتی خۆیانە چی لێدێ دەنەچە بۆ لە حازەوە ئێمە ئەو ساسی کارمان دووبارە تەمەرکۆزێکی گەورەمان لەسەر شارەکان بێت تا ئەوجێی بە بەشی ئەلەنی و نظامیمانە هێزێکی چەکداری کارە لەگەڵ فرستە ڕاندۆیەکانمان هینی فرستەندەی ڕادیۆیی حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە لە منتەقەی مەرزی و بە کوردستانی عێراق بنێ ڕابەری ئەسلی کۆمەڵە بەشێکی زۆر لە ڕێکخراو و تەشکیلاتەکانی ئەو ئیمکاناتەی هەیە ئەبێ بگوێزرێتەوە بۆ جێگای ئەمن بۆ ئوروپا و لە ژێر چنگی ڕژیمی بەعسانە بێت بەتایبەت ڕەهبەری ناسراوی کۆمەڵە کە منزور شخصی دەبیرە ئەوڵی کۆمەڵە بوو نابێت لە ژێر چنگی
ڕژیمێکی داپۆسێنەری وەکو باسا بسبێن هەرنەوە معاملەیەکمان پێ بکەن. ئەمە بوو بە سەرەتای اختلاف درێژەی پەیدا کرد، کێشەی لەسەر دروست بوو، کومیتەی ڕەهبەری کۆمەڵە کۆبوونەوەیەکی بۆ مەسئولین گرت بەرابەر بە سیاست و بڕیار و بۆچوونەکانی کۆمونیزمی کارگەری ئەو وەختە و خودی ڕەهبەری حزب هەڵوێستی بە نەزەرم نادروستیان کرد، شکافەکە لە نێو کێشەکە لە نێو کولی تشکیلاتەکە دەنگی داوە، بە جناحبەندی چەپ و ڕاستی لەسەر دروست کرا. وە دواتر و لە درێژەیە ئەوە بوو تەحولاتی کوردستانی عێراقیش بەسەرهات، ڕژیمی باز لە شەڕی کۆیتا شکستی خوارد و شارەکانی کوردستانی عێراق ژێر دەستی باعس هاتنە دەرێ. ناسیۆنالیزمی کورد بە قووەت بوو، یەکێتی و پارتی گەڕانەوە بوون بە ئەحزابی حاکم بە تۆری واقعی ئاوا بڵێم خەتی مەش و سیاسەتی ناسیۆنالیستی نێو کۆمەڵە و حزبی کۆمونیستەوە قووەتی قەلبێکی زیاتریان کرد، ئیدعای زیاتریان پەیدا کرد، ئیتر کێشەکانی سیاسیمان زیاتر تند بووە وە گەیشتە جێگایەک ئیتر حەوانەوەی سیاسی و تەشکیلاتی سەخت بوو. مەنسوور حکومەت ئەو تەسمیمە گرت، وتی من خۆم و قەڵەمەکەم ئەڕۆم کێ چۆن تەسمیمەگرە کەیف خۆیەتی، ئەم کێشەیە نابە من نێو کۆنگرەیەک ئەم یا ئەو یەکێک حەزفکە. بەرحاڵ عاقبەت من خەتێکم هەیە، جەهەتێکم هەیە لەگەڵ ئەم خەتی سیاسی و ناسیۆنالیستیە کاڵان لە نێو حزبی کۆمونیست ئێران و کۆمەڵە تەفاوەتی هەیە. 2 ساڵی کێشە کرا، 2 ساڵیش بەحث کرا، سعی کرا یەکتری قانع کرێت، چارێکی وای بۆ پەیدا نەبوو. نەتیجەتەن ئەو تەسمیمی گرت، بەڵام ئەو بنیادەمێکی با ئۆتۆریتە بوو، بە تۆری واقعی نزیک 90% لە کادرا و ئاعزای کولی حزبی کۆمونیستی ئێرانی ئەو وەختە لە بەشی عالەنیەکە ئێلانیکەم و ئەجملە لە تشکیلاتی کوردستانەکە سازمانی کوردستانی کۆمەڵە بێ لەگەڵ خەتی مەسوول حکومەت کەوتین و چوین بە قەولی تۆ لە 30 نوامبری 92 حزبی کۆمونیست کارگەری ئێرانمان دروست کرد. دەنسە کێشەی سیاسی واقعی بوو، هیچ لایەک من هیچ لایە بە تەرەفی مقابلەکەش بەوە خەتابار ناکەم کۆمەڵیان لەت کرد، نەخێر خەتی سیاسی خۆیانیان بوو، ئەمیش خەتی سیاسی خۆی بوو، حەوردرا ڕێگای سیاسی و تەفاهمی بۆ پەیدا بکرێت. 2 ساڵ بەحث و کێشە هات و چوو، ناگەیشتە جێگایەک ئیتر حەوانەوە ممکن نەبوو بەجێوی تەبدیل بێت بە ئینشعاب، بەجێوی تەبدیل بێت بە کێشە لەسەر ئەمواڵ و لەسەر نێو و لەسەر ئیمکانات و لەسەر پوڵ. مەنسوور حکومەت وتی من حزبی کۆمونیست ئێران و کۆمەڵاتمە دەرێ، حزبی کۆمونیست ئێران بەنیاویەوە، بە نیشانیەوە، بە ڕادیۆکانیەوە، بە ماڵیەوە، بە حێزی چەکدارەکە هەرچیەکە پێشکەشی ئەو کەسانەی کە لە حزبی کۆمونیست ئێران و کۆمەڵەت دەمێننەوە و عۆدەیەگرن. هەروە بوو ئەمسالی عەبدوڵڵا موحتەدی و ئیبراهیمی عەلیزادە و محەممەدی شافعی ئەوانە مانەوە و دواتر ئیدامەیاندا. سەیری ڕووداوەکانی دواتر نیشانی دا واقعانەمی داعای ئەو کە دەیکودا بە خەتێکی ناسیۆنالیستی لە نێوەم حزبەدا هەیە و لەگەڵ سۆسیالیزم ناحەوێتەوە دەی بڕۆن سەرنوێشتی ئەمڕۆی دوودانە سازمانی زەحمەتکێشانەکەی عەبدوڵڵا موحتەدی و عومەری ئەلخانی زاد تەماشا بکەن لە کوێی ئارایشی سیاسی کۆمەلگای ئێران و کوردستانە ڕاوەستاون لە پەنای حزب دموکراتەکان و ڕاستترین ئەحزابی بورژوایی ڕاوەستاون. کۆمەڵی ئێستای بەڕاهبەری ئیبراهیمی عەلیزادەش سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بە تەوری واقعی ئەڵانیش لە نێو خۆیانە 2 جناح و اختلافیان هەیە، ئەویش تەواوی حەولی ئەوەیە ئەو کۆمەڵەیە بەرێت تێکەڵ بە جنبشی نەتەوایەتی کوردی. دقیقەن ئەمە دروستە. منم تەقیمە کەسێک ئێستا کە ئەو ڕووداوانەی دواتر ببینێ ئەبینێت کە خەتێکی نەکرد تەنها ناسیۆنالیستی، زۆر ئەڵترا ناسیۆنالیستیش لە ناو کۆمەڵەیە وجودی بووە کە نەنەراتیەکانێتتر بۆ خوان ئێستا خۆیان بەرجەستە کردەوە. دواتر ئەو چارەنووسەی کە ئەیان بینین ئەیان بینین لە کۆریدۆرەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کەوتون وانەوێ ئەو ڕێگایە بگرنەبەر کە پارتی وێچێتی لە کوردستانە لە هەرێمی کوردستانە گرتوێتێ بەر بە هاوکاریکردنی ئەمریکا و هاوکاریکردنی وڵاتانی سەرمایه‌داری لە ناوچەکەیە جێک پێ بۆ خوان دروستکەن. بەڵام ڕاستیەکەی ڕەحمان من وەکو خۆم دیارە ئەزانم کە مۆزەی مەنسوور حکمەتوانە لە بەرامبەر ڕووداوەکانی شەڕی کەندا و دواتر ئەو چێشمە کێشانی کە بوو لەگەڵ ئەو باڵەیە هین بوو. بەڵام لایەزال من بۆ خۆم کێشەم لەسەرەوە ماوەتەوە. من وازانم کە ئەکرا
ئەو باسەی کە لەسەر ئەوەی کە تاکتیکمان چی بێ وا شەڕی ئێران و عێراق تەواو بوو تاکتیکمان چی بێ مەقڕەتەکانمان لەکوێ دانین لەکوێ دانێنین و ئەمانە یعنی ئەمە بۆ خۆی باسێکی تاکتیکی بوو مەسلەیەکی کێشەیەکی تاکتیکی بوو لەو لاوە کێشەیەکی تر هاتە پێشەوە کە ئەم کێشە تاکتیکی زۆر گەورەتر و زلتر کردەوە لەو حەجمێکە خۆی هەیەی و من وازانم جیابوونەوە لە ناو حیزبی کۆمونیستی ئێرانە زۆرتر لەوەی جیابوونەوەی ئەفکار و عقاید و بۆ بیر و چوونەوەوانە بێ مەسایلێک بوو کە لە کۆمەلگای ڕوویدا خودی تەفسیری مەنسوور حکمەتیش بە جۆرێک لە جۆرەکان وابوو و یەکێک لەو شتانی کە لە کۆمەلگای ڕوویا ئەوەیە کە کۆتایی هاتنی شەڕی ئێران و عێراق کارێکی کرد کە دەستی کۆمەڵە بە ئەندازەی ڕابردوو نەتوانێت ئاوەڵا بێ بۆ دەستگەیشتن بە خەڵک و ئەو ئومێدەی کە هەبوو کە لەم وەزئێتی کە درێژەی هەیە ئەمانە و لەو قەیران و بحرانی کە درێژەی هەیە لە ئێرانە ممکنە جوڵانەوەی جەماوەری سەر لە احتیلایە پیا بکاتەوە مێدانە بەرەو کەسبوون چوون و ئەمانە ئەمە ڕێگەی دابەوەی کەوا حیزبی کۆمونیست جابێتەوە بوێ بە دوو بەشەوەوانە من بۆ خۆم وەکو شەخص من پێم وانییە کە تەواو و بەبێ پرسیار و تەساو لەسەر ئەو مێژووە بچمەوەوانە من وازانم کە هێشتا فرسەتی ئەوە هەبوو کە ئەو کێشە تاکتیکیە گەورە نەکرێتەوە چونکە حقەتەکەی ئەوەی ڕاستە بەشێکی باش لەوانەی کە مەنسوور حکمەت جێی هێشتن و کۆمەڵی بۆ جێهێشتنەوەوانە ناسیۆنالیست بوون و ئێستا معلومیشەکە مەسیلان بەکوێ گەیشتووە بەڵام لە هەمان کاتا مەنسوور حکمەت خۆی پێی وابوو کە کۆمەڵە لە هزار کۆمەڵەیەکی چەپ کۆمەڵەیەکی نزیک لە کارگەر و زەحمەتکێش کۆمەڵەیەکی شۆڕژێر کۆمەڵەیەکی کە ناسیۆنالیزم توانێت بمێنێتەوە دواتر هەتاکو لە اختلافاتەکانی بینی ئەو دوو جەناحەیە کە دواتر بوو بەهۆی جیابوونەوەیشی تر لە بینی سەیبراهیم و ئەو گروپە کە چوون کۆمەڵی زەحمەتکێشانیان دروست کردەوە دووبارە یعنی حیزبی کۆمونیستی ئێرانیان جێهێشت لەو کەین و بینەشا و ڕۆڵی کە ئەو بینی ئەو بوو دیفاع لە کۆمەڵی ئینقلابی لە کۆمەڵی چەپ بکات لە بەرامبەر ئەو ڕەوتە ناسیۆنالیستی ینی معلوم بوو کە کێشە تاکتیکەکەی ئەوەڵ لەگەڵ کێشەکەی دووەما کە سەبارەت بە مەسلەی جەنگی کەندا و ئەوان هاتە پێشەوە دووشتی لێک جیاواز بوون ینی ئەکرات ممکن بوو تعاملێکی تر بێ بەرحاڵ من دارە باسەکە نەیتیهامکردنی ئەو تەرەفەی ئەو بەرەبە لە توپەتکردنی کۆمەڵە نەو ئیتیهامەش بەرامبەر بە مەنسوور حکمەت لە توپەتکردنی کۆمەڵە ئەوترێ هیچ ئەساسێک و دروستێکی هەیە معلومە کە اختلافاتێکی سیاسی و کێشەیەکی سیاسیە و مەنسوور حکمەت متەمەدنانەترین ڕێگەی هەڵبژارد سەرنجام لە ساڵی 90ەکە بۆ بەجێشتنی کۆمەڵە لە بریەوەی کە ببێ بە شەڕ و بە جوعبەی سیاه و بەوەی کە کێ ئەسراری چێ لەلایە و چێ ئەتوانێت شێ ئاسایش بێنێتە سەر چێ و شێ ئەتوانێت پەلاماری شێ با بۆیکەوە شتەکان ئەم ڕێگانی هیچی نەگرتە بەر ئەسلیحە بەکار نەهات کێشە و ململانێ بە معنایی کە دواتر ئەمانتوانی بیبینین لە مەقڕەکانی کۆمەڵی هەر ناوە ئیمکانی هەبوو سەر هەڵداوانە سەری هەڵنەدا زۆر متەمەدینانە حیزبەکەی جێشتی بن خۆم و قەڵەمەکە مەچمە دەرەوە ڕێگایشی ترەگرم حیزبێکی کە دروست دەکەم ئەمە سادەترین مافی سیاسیە بۆ کەسێک بۆ هەڵسوڕاویشی سیاسی کە لە بنیانگوزاری حیزبێکا بەشداری کردو بەڵام لە جێگایە کەسەکە کە ڕێگاکە ناتوانێت ببڕێتە بەر لەگەڵیان جیابوریان لەگەڵا هەڵەبژێرێ بچینە سەر مەسلەیەکی تر ئێستا ڕەحمانەگەر شتێک نەماوە لەسەر مۆزوع باسیکی فەرموو دەرفەتێکی چکۆلم پێ بدەیت چەند شتێک بڵێم بەنظرم یەک نقطە لە قسەکەی توێ ڕاستە ئەوژەوەی کێشەی کە لەسەر ئاگربەسی شەڕی ئێران و عێراق بە وجود هات و کێش اختلافەکانی تونکردەوە شتێکی زۆر تاکتیکی و لە منەپرسی مەحدود بوو و اتفاقا ڕوتی ڕووداوەکان بەرەوەوە ڕۆی هەر وەک ژیانی تەبیعی خۆی لە نێو حیزب کۆمونیستی کۆمەڵە بەرەوە ڕۆی واقعا ئەوەی پێڵین فەرعی بێتەوە تەریک کەوێتەوە نەمێنێ دواتر اتفاقێکی دیکە ڕوویدا کە تۆ باسیێنی بڵم ئاوا بوو فەرستین دوای سەر هەڵدانیەوە اختلافاتی کە بە چەپ و ڕاست نەژرا و پلەنومی 16 بەرگزار کرا و دوای ئەوە عاقبەت خەتی چەپ لە سازمانی کوردستانی حیزب کۆمونیستی ئێرانە هدایەتی سیاسی کۆمەڵی ئەو وەختەی بەعودە گردووە جوولە من یەکێ جزئی کمیتە ڕەهبەری ئەو دەورە بووین یەک ساڵێک فعالیت کرا کێشەکان بەرەو فەرعیتر بوونیش ڕۆی بەرەو نۆرباڵبوونەوە ڕۆی فراکسیۆنی کۆمونیزمی کاریگەری ئامەزرا لە خودی نێونووسین بۆ فراکسیۆنی کۆمونیزم کاریگەری بەغەیرە سێ چوار کەس لە کادرەکانی وەختی کۆمەڵە هەموو ڕەهبەرانی ئەو وەختی حیزبی کۆمونیستی ئێرانە جملە عەبدوڵڵا مورتەدی
و جملە ڕاهبەرانی ئەو وەختی کۆمەڵە جملە ئیبراهیم عەلیزا هەمومان نێومان نووسی لە فراکسیۆنی کۆمونیزم کاریگەریەکەی مەسوور حکومەت و مەسیر بەرەوە ڕۆی بەزان نۆرمالتر بێتەوە و دەرەجەیەک لە نزیک بوونەوە و ئینسجام ناتوانم بڵێم بەڵام هەواهەنگی هاوجاتی پێک بێت و کارەکانمان بڕات سەر جێگای خۆی بەڵام شەڕی کەندا و پێشات شەڕی کوێیت پێشات ڕووداوەکانی دوای شەڕی کوێیت پێشات سەر هەڵدانی ئەمە ئاڵوگۆڕی گەورە بوون لە منتەقە سەر هەڵدانی ناسیۆنالیزمی کورد لە کوردستان عێراق و هاتنەوەی یەکێتی پارتی بەوجودات معادلە سیاسیەکان گۆڕان و لەسەر هەر حزبێکی سیاسی تەسیری بوو و جملە لەسەر حزبی کۆمۆنیست و کۆمەڵە تەسیر بوو و ڕەوتی ناسیۆنالیستی نێو حزبی کۆمۆنیست و کۆمەڵە قووەتی قەلب و ئەعتماد بە نەفسێکی پەیدا کردەوە گەڕاوە سەر بۆ چوونە سیاسیەکانی خۆی و ئەمجار فۆرمولەتر و ئەمجار حەق بەجانبتر هاتۆ مەیدان عەبدوڵڵا موحتەدیە کە دەورەی پێشوو بۆ خۆی جزوی قسەکەرانی کۆمونیزم کاریگەری بوو چوو لەبەرەی ناسیۆنالیزم ڕاوەستا ئفراتی تر لە کۆمیتەی ڕاهبەری وەختی کۆمەڵە ئەمە کێشەکەی قرس کردەوە و ئەوە لەگەڵ معادلەیەکی جەهانیش خەریب و گرێ خوار ئەو ژۆی ڕوخاندنی سۆسیالیزمی درۆینی سۆڤێتیش ئەویش بوو ئەوەش بۆ خۆ زانی کاریگەری هەمووتان نەزانن کاریگەری لەسەر هەموو ڕەوتە چەپەکانی دنیا حزب کۆمونیست ئێران و کۆمەڵە بوو ئەمانە وای کرد و من ئاخرین شت بەواڵم بۆ ڕەنگە ئەڵانش کەسەیاڵە ڕەنگە بواە هەر تەشکیلاتەکەی بچوانە کۆنگرێت چوار ڕێگای منسوور حکومەت وەختی وتی منم ڕێگایە هەڵەبژێرم و ئینشعاب ناکەم و حزب کۆمونیست کۆمەڵە بە بمێنێ بۆ ئەو کەسانی ساحەبداریەکە یەکەنوانە لە سمینارێکی فراکسیۆنی کۆمونیزمی کاریگەری چە لە هاوڕێیانمان وتی ئێمە 90% و حزبی بە ڕاهبەریەکەیەوە بە کادریەوە بە ئەندامی حتا بە پێشمەرگەیەوە واقعانی جواب بوو ڕاستێک ناحەقا ئەم تەسمیەی تۆ غەڵەتە ڕوو بمەسوێت تۆ نەخێرەچینە کۆنگرەی چوار و ئێمە ئەوان تەسویەکەنەوەوان ئەقەلیەتێکی دەدەرسەدین مەسوور حکومەت گەڕاوەتی جا من ئەوە ناکەم من ناچمە نێو کۆنگرەی چواری حزبی کۆمونیست یا کۆنگرەیەکی کۆمەڵە لەوێنە ڕەهبەرانێکی ناسراوی کۆمەڵایەتی کۆمەڵە نیبرد پامنیش لێرە بڵم ئەم ساڵی عەبدوڵڵا موحتەدی ئەم ساڵی ئیبراهیم عەلیزادە و نێوی کەسانێکی بابە ئەمانە عەقبەت ڕەهبەری ئەو تەشکیلاتە بوون ئەو سازمانە بوون جزئی بنیادگوزاری بوون لەوجا ئەمە کۆمەلگا لێم قبول ناکە من بەڕێی ئەکسەریەت و ئەقەلیەت ئەم بنیانە وە دەربنێم لە کۆمیتە مەرکەزی یا بۆ دەربنی لە حزب ئەو نەوعە تەسفیەیە تەسفیەکی دروست نییە لەسەر تاریخچمە منە کە ئێمەیەک ئەوای وت ئێمەیە کە خەتێکی ڕۆشنمان هەیە وەڵین کۆمونیزمی کاریگەرین و نیروشمان هەیە توانیم چین حزبێکی دیکە دروستکەین چین حزبێکی دیکە دروستکەن با ئەوان کاری خۆیان بکەن ئێمە کاری خۆ جێگامان بە یەکتری تەنگ نەکردووە منطقی ئەو بنیادەمە ئەوە بوو وتی من ناچمەنێ ئەو کۆنگرە کارێ بکەم کە کۆمەڵگا لێم قبول ناکە من ئێستا بچینە قۆناغێکی ترەوە قۆناغی دەرکەوتنی کۆمونیزمی کارگەریە و بڵێن ساغبوونەوە یاخود فۆرمۆڵەبوونی کۆمونیزمی کارگەریە هەڵبژاردننی ئەم ناوەیە بۆ ئەم ڕەوتە نوێیە بۆ ئەو کۆمەڵە لە تەرح و تێز و بیر و بۆچوونەکە مەنسوور حکمەت هەیەی و لێرە ئیتر قسە لەسەر ئەوەیە کە دووبارە چاوخشانەوەی بە هەموو شتانی کە وەکو مسلمات حساب کراون مثلا لەم دەورەیە کۆمەڵێک شت لەسەر ئەوانی کە بەتابەتی مەسەرەن چەند بۆڵتنێک لە پێشەوەی کەوا کۆمونیزمی کارگەری جیابێتەوە لەسەر مەسلەی شوورەوی دەرکرا کە تێزێک و تەرحێکی نوێی کۆمونیزمی کارگەری یاخود بڵین مارکسیزمی شۆڕجەر بوو تا ئەو کاتە دواتر بوو بە کۆمونیزمی کارگەری لەسەر تەفسیرکردنی شکستی شوورەوی بوو کە من بۆ خۆشم تا ئێستا حقەتەکەی زۆریشم خوێندۆتەوە لەسەر ئەزمموی سۆڤێت و شۆڕشی رووسیا تا ئێستا هیچ بەرخوردێکم نەکردووە کە کەسێک بەم معنایە و بەم تێڕوانینە ئەم مەسلەی لێکدا بێتەوە دواتر لەسەر مەسلەی دیموکراسی لەسەر مەسلەی ناسیۆنالیزم و مەسلەی میلیش دووبارە تێڕوانینێک و چاوخشانەوەیەک هەبوو لێرە نووسینێکی مەنسوور حکمەتە پێما بێ وازام ساڵی 94 بڵاو بۆواگەر ئیشتیبام نەکردوێ ساڵی 94 بە ناوی ناسیۆنالیزم میلەت ناسیۆنالیزم مەسلەی میلی بەرنامەی کۆمونیزم کارگەری بەرنامەی کۆمونیزمی کارگەری میلەت ناسیۆنالیزم بەرنامەی کۆمونیزمی کارگەری ڕاستە لەوەیە ئیتر مەنسوور حکمەت ئەم فۆرمۆڵی لینین کە کراوە بە شتێکی مقدس بەڕاستی وەکوی کە بڵێن نەزەرێکی مارکسیستی و کۆمونیستی بێت تا سەری ژەبێ هەر بە ناوی
ئاوا بمێنێتەوە و شتێکە مسلمێکە نابێت دەستکاری بکرێت لە حاڵێکا کە ئەو دەم کەلینی نەمەی وتووە سەرۆک کۆماری ئەمریکا ژەماشتی وتووە وستنەوەختە ئەو ویژوە ینی وانە هەر یەک کەس دەمەی وتبێ مافی دیاریکردنی چارە نووس مەسەر حکمت پرسیاری خستە سەرە مەوتێمە یعنی چی مافی دیاریکردنی چارە نووس مافی دیاریکردنی چارە نووس بە چ معنایەکە و هات لێکدانەوەیکی تازە و نوێی هێنایە پێشەوە بەڵام لەم لێکدانەوە نوێشە دووبارە لەو جێگایە کە ئاگاتە سەر مەسەلەی پرسی کورد تێڕوانینی ڕابردووی هەر ئیدامە پێدا لەگەڵ ئەوەیە کە مافی دیاریکردنی چارە نووس وەکو ئەسڵێک و وەکو مەبدەئێکی ئەوەی کە پرسیاری لەسەر نەبێ یاخود بێ ئەملاو ئەولا قبول ناکە ئەی خاتە ژێ پرسیارەوە بەڵام دووبارە لەسەر مەسەلەی پرسیان لەسەر پرسی کورد دووبارە نەزەری ناگۆڕێ پێم خۆشە لەو بابەتەوە ڕوون کردەوە بدەی ڕەحمەت ئیشارەتەکەی تۆ زۆر دروستە وایە لە مەسوور حکمە لە ساڵی 94 لە سلسلە باسی کە وابزان سێ تا 4 باسە سێ باسە وابزان ملت ناسیۆنالیزم و بەرنامەی کۆمۆنیزمی کارگەری کە لە جەریدەی مرکزی ئەو وەختی حزبی کۆمونیست کارگەری ئەنتەرناسیۆنال هات و ئەلعان لە مەجموعە ئاسارەکەی مەسوور حکومەت جەڵدی هەشتەکەی هەیە بە کوردی ژەزانم تەرجمە کراوەتەوە بە عەرەبی شەر تەرجمە کراوەتەوە بە ئینگلیسی شەروە هەیە ڕاستە هەر لەم باسەوە دەستی پێکرد یەکەم لەم نەقدی ئەم فۆرمۆلی حەقی ملل دەرتەقینی سەرنوشت ئەویش لە پێشە لێوە دەستی پێکرد وتی جملەیەکی یاڵێت 14 ساڵ لەوە پێش وەختێ بەرنامەی حزبی کۆمۆنیستمان جملە لەگەڵ کۆمەڵە ئەنووسی بێدەردەسەرترین فۆرمۆل ئەم حەقی ملل دەرتەقینی سەرنوشت بوو ئەمان دیمانەوە زوڵمی ملی لە ئێران هەیە و لە کوردستانی شێ و دەرڕاحەلەکەی بەڕسمەناسینی حەقی ملل دەرتەقینی سەرنوشت و ئێترەوە بوو بەدوایە ئەو تەرحانەی کاتمەتی بەڵام ئێستا بەو ئاڵوگۆڕانەی کە لە سەتی جیهانی پێشاتووە بەو حتا سەر هەڵدانە ملیانەی کە بە تایبەت لە وڵاتانی ئەوروپای شەرقی سەریان هەڵدا بوو بەو بە زۆر معادلاتی دیکەی کە گۆڕاوە ئیتر ئەم فۆرمولی حەقی ملل دەرتەقینی سەرنوشت ئەو شمولیەتەی جارانی نییە ناتوان یاروە بەبێ نەقد هەروە گشتی بۆ هەموو جێ بەکاری بەری ئەوەڵەن قسەیەکە کە لە قسەکانی تۆشە درۆز و مارکسیستەکان و چەپەکان ئەمایان کردووە بە ئەسڵێکی زۆر پرەنسیپی ئەسڵێکی هۆویەتی حەقی ملل دەرتەقینی ئەمە وان نییە ئەمە تاکتیکە ئەمە فۆرمولەکە لە عەرسەی تاکتیک هەروەک تۆ وتت پێش لەنین ویلسۆن وتوێتی ڕێی جمهوری ئەمریکا بووە بۆ جوابدانەوە بە کێشەیەکی سیاسی وا دیارە لە وڵاتی ئەمریکا وەختە لەگەڵی ڕوبەڕوو بووە من جوزئیاتەکەی نازانم بەڵام هیر لێنین هەمومانەی زانین عاقبەت لێنین لە ڕووسیەکە قودرەتی بەدەستەوە گرتبوو بە ئیسلاحی ئەو وەخت ملیەت‌های مختلف بوون ئەبوایە لە عەرسەی تاکتیکی سیاسی ڕێحەلێک نیشاندا فۆرمولێک نیشاندا عاقبەت مافی هەم ئەو ملەتانەی رووسیەی گەورە بەڕسمیت بناسرەوە حتا اتفاقن کۆمەک بکە بە یەکگرتوویان ئەوەی پێڵەن اتحادی داوطەلەبانە دەنەچە مەنسوور حکومەت ئەوەی وتی ئەم فۆرمولە ئەوەی نەماوە بۆ چونکی لە دوو سەفە یەک مەسەلە ملیەکانی ئەوایڵی ئەوڵەکانی قەرنی 20 لەگەڵ مەسەلە ملیەکانی ئاخری قەرنی 20 94 بوو زۆری فەرق کردووە جارێ ئەوڵەن ئەو وەختە بەشی زۆری ئەو مەسەلە ملیانەوە حتا محتەوای اقتصادیان بوو کەڵان لە هیچ کەو محتەوای اقتصادی نەماوە بورژوازیەکی گلۆبالی هەموو متکی بە سەرمایە و ئیستثمار و کار و سەرمایە ئەوە نەماوە ئەوە لەو بابەتەوە دووەمە عاقبەت ئێستا زۆرێک تحتی نیوی ملیەت‌های مختلف سەریان هەڵداوە معلومە لەم معادلاتە سیاسی جەهانی ئەمڕۆدا عاقبەت بۆ معنایە کۆنە پەرستەرین بەشی هێزی چەوسێنەر لە هەر جغرافیایەک لە هەر منتەقەیەک تحتی نێوی هۆویەتی ملین تحتی نێوی ملیگەرایی هاتۆتە مەیدان بەرحەڵ عاقبەت ئەوێ سامی خۆی لە قودرەت بەرێ مەسەلەن فەرزکەین هەر لەو وڵاتانی ئەو وەختەی ئەوروپای شەرقی کە هیچ شتێکی تەرەقی خوازانەی تیان نییە ئاخر بەشێک زۆر لەسەر هەڵدانە ملیەکانی ئەوڵەکانی قەرنی 20 واقعی هەم محتەوای اقتصادیان بوو هەم بەرابەر بە نظامی کۆن بە نظامی فئۆدالی یا بە نظامی تزاری
شتی متەرەقیان بوو، شتی ڕاست پێشکەوتوانیان بوو، شتی بە ئیسلاحی ئەو وەختە دموکراتیکیان بوو، ئەو محتەوایشیان نەماوە دەرنەچە بەو لە حازانەوە ئەمەیتەوە جواب ناتوتۆ مهمتر بە نەزەرم تەعەمقی مارکسیستی خودی مەنسوور حکومەت و مارکسیستەکانی ئەو سەردەمەش بوو ئەویش ئەوە بوو لە قەدیما و حتا لە سەردەمی لێنین ئەوانیشە ڕاستێکی وەک نەقدێگەگەر باسکەی هویەتی ملی مەسلەی ملی چزانم ملت زۆر غێرە انتقادی وەکو پەدیدەیەکی واقعی پەدیدەیەکی دەرکەوتەیەکی کۆمەڵایەتی بە ڕسمیت نەسرا بوو ئێستا مارکسیستەکانی ئەم سەردەمە وحتا نەتەنیا مارکسیستەکانی سەردەمە تۆ تمشاکەی متەفەکرێکی سیاسی وەکو گەلنەر کە مارکسیستیش نەبووە تاوجێ بزانم لیبرال بووانە زۆر قەدیمتر باسی کردو بابا ملت و هۆویەتی ملی ئەسالەتیان نییە ئەمە دروستکراوی دەستی ناسیۆنالیزمن دروستکراوی دەستی ئیدۆلۆژیەکەن ئیدۆلۆژی ناسیۆنالیستی تەبقەی سەرمایەدارە مێکی لە ئیدۆلۆژیەکانیەتی ملت و هۆویەتی ملی بە دوایە مافی ملیۆنەدە دەن نەتیجە بۆ معنات دەستسازی دەستی جنبشێکی بۆژوایی ناسیۆنالیستیە دەرنەچێت لەم زاویەشەوە بۆ چوون یا ئەریک هاپسپام هەر لە بابەتەوە ئیترەوە سۆسیالیستێکی ناسرااو یا مارکسیستێکی ناسرااو بوو بەداخەوە لە ساڵەکانی خێوە بزانام 10 ساڵ لەوە پێش بوو فوتی کردوانە ئەوش هەر ئەمەی تاکید کردووە مەنسوور حکومەت لە درێژەیەواندا باسی ئەوەی کرد بەلحاظی فکری نەزەریشەوە کە بەرحاڵ ملت هویەتی ملی دەرکەوتێکی کۆمەڵایەتی هەروە قبوڵی بکەی کە گوایە لە نەتیجەی ئەو ناسیۆنالیزم بەوجود دێ وانە بەرعکسە ناسیۆنالیزم ئەمانە دروستەکە دەنەچە پەدیدەیەک کە ئەتوانێت دەسازە کە دروستەکرێت دروست وەکو مەسەب ڕاستەکە دەنەچەوە هەروە بە ئاسانی لە هەموو جێ تۆ بۆ تاقی نێوی ملت و هۆویەتی ملیە بێ چزانم بڵێ بیڕازێنیەوە و بەڕسمێتی بناسی و بەتایبەت ئەم کێشە ملیانەی کە دروستیان کرد بۆ ئەنوای شەڕ و خوێنکاری لە باڵکان دیمان لە زۆر جگای دیکە هەمیانی منزورمەیە هەم بەلحاظی ڕەوتی کۆمەڵایەتی هەم بەلحاظی تەفەکوری مارکسیستیەوە ئەم ئاڵوگۆرانە بەسەرهات مەنسوور حکومەت ئەو سلسلە مەقالەی نووسی و وەختەوتی حەقی ملل دەرتعینی سەرنوێژ ئیتر جواب دەرەوە نییە هەروە غێر انتقادی بکەیت ئەو شمولیەتەی نییە ئەبێت تۆ بە تەوری ئەو قسەکەیەوە ئەو وەختە بە شێوەی کۆنکرێت مشەخەص هەر مەورد کە ئاڵێ من مەسەلەی ملیم بەڕەسی بکەیت زانی چۆنە جایگاکەی چۆنە زانی ئایا تبقی و فۆرمولەی قەدیم ئەتوانی مافەکەی بە ڕسمیت بنەسییان نەسرێ ئەو وەختە ئەو باسی مەسلەی ملی فەلستینەکە باسی مەسلەی ملی کوردەکە باسی ئەو وەختە ئیرلندیشەکە ئەڵان ئیرلند بە شێوەیەک لە شێوەکان عاقبەت نەماوەڵام مەسن لە دنیای ئەمڕۆدا ئەم سێ مەوردە هەیە بەڵێ ئەبێ ڕێگا چارەیەکی کارسازیان بۆ پێشنهادکەیت تەنها باقی مەسایلەکان بە نظرم لە چوارچەوەی حەقی ملل دەرچینی سەرنوشت و حقوقی ملەتاو ئەوە ناگونجێ هەموو سەرهەڵدانی دار و دەستەهایەکی کۆنەپەرستی ناسیۆنالیست ملین کە کەونە گیانی خەڵک کەونە گیانی یەک بە نظرم عاقبەت دەبێت ڕوتی سۆسیالیستی مبارزەیان لەگەڵ کرد بەڵێ وایە تەغییرات بە سەراحەت بەڵام برەکیش تووری چێشە تاوجێی بە پرسی کورد بگرێتەوە چونکی وتم پرسی فلستینی بە ڕسمیت ناسی بوو پرسی کوردشی بە ڕسمیت ناسی بوو بەڵێ ئەوە لە بەرنامەی دنیای باشترمانە ولا بڕیارنامەیەکیش کە بە تایبەت بۆ کوردستان ئێران وەختە نووسان لە مەقەدەمەکەیاڵێ خەڵکی کوردستان لە 4 وڵات زوڵمی ملیان لێکرد حتا نەیەک لە یەک جارە وەختە هەر وڵات زوڵمی ملیان لێکرد تاوجێی بە کوردستانی ئێران بگەڕێتەوە ئەم زوڵمی ملیە هەیە بەڵام ئەم زوڵمی هەر لە سەتی زوڵمیشان نەماوەتەوە تەبدیل بووە بە کێشەی سیاسی و نظامی 50-60 ساڵە خوێن ڕێژەی لەسەر کەوتووە بووە بە شتێکی هەل نەکراو دەرنەتیجە هێزی چەپ و سۆسیالیست و ئازادی خواز دەبێت ڕێگات چارەی ببوو ڕێگات چارەیەک ئەو وەختە ئێمە لەوێ تاکیدمان لەسەر کرد ئەوژەوەی خەڵکی هەر لە ئیدامەی ئەو بۆ چوونانی پێش خەڵکی کوردستانی ئێران حەقیان هەیە لە ڕەفراندۆمێکی بە ڕسمیت ناسراوی بینەلملەلی بە شرایطێکە کە بە ماوەی 6 مانگ هەموو بوارەکانی ئازادی سیاسی بە ڕسمیت بناستێ هێزی نظامی و سەرکردگەری دەوڵەتی مرکزی لەو منتەقەیە وجودی نەبێ نەهادێ وەک سازمان ملل یا هەر سازمانێکی نێونەتەوەی سەرپەرستی بکە لە ڕەفراندۆکی وایە خەڵکی کوردستان ئێران حەقیان هەیە بڵێن
جیا ئەبنەوە دەوڵەتی مستەقلیان تشکیل دەدەن یا لە چوارچێوەی نظامی سیاسی ئێران بە شەرتێ بۆیان تەزمین بکرێ حقوقی بەرابەری شەهروەندیانەوێ بمێننەوە. ئەمە دووبارێنی ئەم ئاوا بەڕسمێ نەسرا تەغیرێکی دیکە کە بە وجود تا لەم بۆ چونانە ئەوژەیە وەکو جارانی تر دفاع لە خودمختاری و ئۆتۆنۆمی و فێدرالیزم نەکرا بەو عنوانەی کە ئەم ڕێگا خودمختاری و فێدرالیزم و ئەمانە ڕێگا چارە نین بۆ خۆیان ڕێگاکە بۆ ئەبدیکردنەوەی بەڵێ ڕێگایکە بۆ ئەبدیکردن بە قەولی ئەو بۆ نەهادی نەکردن بۆ هێشتنەوەی و حتا لە نێو خۆیدا زوڵمیتایە تۆ وەختێ بەڕسمیت ناسی هەر وەگەستای کوردستان عێراق فدرالیزم بەڕسمیت داناسی ینی تۆ بەڕسمیێتە ناسی بە ئیستلاحی با بڵێن ملی گەرایانە باسکەیت ملەتێکی باڵادەستەیە تۆش ملەتێکی پایین دەستی هەیە تۆ بە کەمترەکە قائلی تۆ فدرالیزمت دەوێت ئەوش قدرەت ئاسلەکەی بەدەستەوەی قدرەتی اقتصادی و قدرەتی ئەرتەش و هەمووانە ئەیوت لە نێو خۆیدا خودیەوە هەڵاواردنە خودیەوە تەبعیزە و بۆ ناسیۆنالیزمی کورد ئەوەی پێخۆشە چونکە و کێشەی پێخۆشەراوە بمێنێت بە یەکجاری هەل نەکرێت دەنەچە بۆیە ئێمە بەڵێ لەسەر بۆ یعنی کۆمونیزم کارگەری لەسەر ئەو بۆ چوونەی خەڵکی کوردستانی ئێران حەقی هەیە یا جیابێتەوە یا لە چوارچێوەی ئێرانە مافی متساوی زۆر باشە پێ خۆش بوو لە مەوردی کوردستانی عێراق شۆکە من حتمما وڵا ئەچمە سەرەوە مۆزوعا گەشتی من لێرە باسێکە کرد لەسەرەوەی کە ئەمەی کە ئێستا لە عێراق و لە کوردستانە هەیە من فدرالیزمە بە جۆرێک کستەمەکەی هێشتۆتەوە نازانم بۆ جوازی کورد بۆ خۆی مۆزوعەکەی قوبوڵ کردووە و ئەڵێ سەرمایه‌دارانی کورد دەڵێن ئەمە باشە و ئەمە ڕێگاکەمان دۆزیوەتەوە حەلمان کردووە و خۆیان چون لەسەر دەستورەکە ئیمزایان کردووە قوبوڵیان کردووە ئەوانە بەرحاڵ لە دوایەوەی کە ئەمەیان کردووە من بۆ خۆم پەش بە حاڵی خۆم پێم وانە شتێک ما بێتەوە لە کوردستانە ناوی سەمی میلی بێ شتێک نەماوەتەوە لە کوردستان ناوی مەسەلەی میلی بێ بەهەرحاڵ بەس باسێکی تر لە کورد بەهرێمی کوردستان لەگەڵ بەشە لەگەڵ قسەکەت موافقم لە هەر کوێ دەسەڵاتی دەوڵەتی مەرکەزی عێراق نەماوە و واقعاً زوڵمی ملی ئەمان ناکرێت ڕاستەکەی تۆ ڕاست سیستەمی ملی نەماوە منش پێیان بێت لە بەشی زۆری کوردستانی عێراقا نەماوە بەڵام لەگەڵ بەشێکی موافقیم ئەوژێ کێشەکە بەڵام ماوە کێشەکە هەر باسەکەی بە ریفراندۆم حل نابێ من مەبەستم کێشەکە هەر ماوە زمانێ کێشەکە ماوە تا زمانێت دەوڵەتێکی ناسیۆنال مەسەبی مەسەن لە عێراق لەسەر کار بێ و لە کوردستانیشە دەوڵەتێکی ناسیۆنالیستی بێ بەڕاستی کێشەکە هەر دێڵنەوەەوە باسێکی دیکەیە من ئەچمە سەر نقطەیەکی تر کاتمە زۆر کەم ماوە ڕەحمەجان پێم خۆش بوو لەسەر مەسەلەیەش باسکەی لەسەر باسی طرحی منسوور حکمت بۆ جیابوونەوەی کوردستانی بڵێن هەرێمی کوردستانی عێراق یا کوردستانی عێراق ئەمە طرحی تەنها ریفراندۆم نییە ئەمەی کە منسوور حکمت باسی کرد لە کوردستانی عێراقا و لەو سەردەمەیە کە ئەم قسەی کرد باسەکە بۆ جیابوونەوە بوو نەگەوەی کە ریفراندۆمە بکەین بزانین ریفراندۆم خەڵک دەڵێکی وتی ریفراندۆم بۆ جیابوونەوەی کوردستان ینی ئەو وەختە منسوور حکمت کۆمونیزمی کارگەری حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و هەموو کۆمونیستە کارگەریەکان لە عێراق و لە کوردستانە بڕیاریان لەسەر ئەوە دابوو کە کوردستان ئەبێت جیابێتەوە و دیارە هەر لەسەر ئەم باسەش بوو دواتر یەشێتی لە شاری سلێمانی حملەی بە بێ قسەی خۆیان دیارە قەزیان برد بۆ محکەمە داوایان برد بۆ محکەمە دوایی بەلاماری حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقیاندا لە ناو شاری سلێمانی مەقڕەکانیان گرت و هەڵسوڕاوانیان کوشت لەسەر ئەم قەزیە بوو کە گوایە ئێمە داوای جیابوونەوە و داوای سربەخۆی بۆ کوردستانەکەین بەرحاڵ ئەم باسەی منسوور حکمت لە چه سیاقێکە هاتە پێشەوە من پێم وابێت تۆ خۆت ڕۆڵێکی مهمت بووە لەوەی کەوا ئەم تەرحەبێتە پێشەوە دقیقاً با بڵێم باسەکە ئاوا هاتە پێشەوە ڕاستەکەی ئەوەی واتۆڵی حتا توانم بڵم بەڕەخنەیەک لە نووسینێکی منەوە باسەکە دامەزرا لە ئەنتەرنەسیۆناڵی شمارە 15 من وتارێکم بە نێوێ شەڕی ئەحزابی حاکم لە کوردستان پارتیویەکی تێوەختە لە شەڕابوون ماڵوێرانێکی زۆر بۆ خەڵکات بوو من باسێکم لەسووی بەڵام شەڕی ئەحزابی حاکم لە کوردستانی عێراق و ڕێگاچاری کۆمونیستی دەرچوون لەم قەیرانە لە بەشی ئاخری نەتیجەگیریان چەندین نەتیجەگیریم کردبوو بەڵام بەندێکیەوە بوو قەیناکە باوە خاترێکی جا ئێستا لە کوردستانی عێراق بۆ نەجات بوون لە دەسەڵاتی بۆ ژوازی کورد و یەکێتی و پارتی و پاکردنەوەیان و ئەوە هەر ئێستا بکرێکاران ئەحمەد کێشانی ئێوەنە خۆیان ڕێکیان بێنە شوڕاکان و
ئینقلابی کاریگەری و سازماندەی ئینقلابی کاریگەری ڕێگا چارەیە ئەو تەبی دیارە تحلیل و تەبینێکشم کرد بوو لە شەڕەکە ئەمەی لە ئەنتەرنەسیۆناڵی ژمارە 15 چاپ کرد دوای خۆشی سەر نووسری بوو چاپی کرد قسەی لەگەڵ کردم تی وتارەکەتم خوێندوتەوە بەشی تەبین و تحلیلەکە زۆر باشە بەڵام نەتیجە گیریەکەت تەوانە نەتیجە گیریەکەت لە بەندێکیە وڵا ڕەحمانجان مەگەر فقط ڕفێقە حزبەکانی خۆتی پێقانع بێ کۆمەلگای پێقانع نابێت بۆ لەو جێگایی وتوتە هەر ئێستا و کرێکاران و شوڕاکان و ئینقلابی کاریگەری ڕفیقی عەزیزی من لە کوردستانی عێراقێکە وەڵام بە خۆی هێشتا معلوم نییە ئەرەبەشی و ئێرە بەشێکە لە وڵاتی یەک بەشێک نییە خۆی جیاکراتەوە دەوڵەتی مەرکەزی عێراق دەسەڵاتی بەسەریان نییە ئەو ئەحزابەی لەوێنە حاکم حتا شکلی دەوڵەتیان نییە ئەوەی ئەو پێوت کۆمەڵگایەکی ئاوێزانە نەوەزی اقتصادەکەی لەسەر جێی خۆیەتی نەوەزی سیاسەکەی لە زەرچووی خۆیەتی نا سەفبەندی بینی کرێکار و سەرمایهدار لەسەر جێگای خۆی ماوە عالم وەزعیەتەدا شتێکی ئوسولی تو شتی غەڵەتن نەوتووە بەڵام ئەم شتە پراتیکی نییە ئەم شتە عەمەلی نییە ئەم شتە واقعی نییە کوردستانی عێراق ئەبێ عالم وەزعیەتە لە پێشان نەجاتی بێ ئەو کۆ بۆ خۆشت ئەزانم باش متاڵت کرد کوردستانی عێراق لەگەڵ ئەڵان دوو کێشە ڕوبەروە یەک کێشەیەکی لە مێژینەی تاریخی هەیە ئەویش زوڵمی ملیەکەیەتی و سیستەمی ملیە و عاقبەت ئەمە جوابی وەرنەگرێتەوە هەیە ما بێت جواب وەرگێتەوە وەکو شتێکی تاکتیکی مشەخص دوو ئەو کۆمەلگایان ئاوێزانە ئەو کۆمەلگایان سەرگەردانە ئەو کۆمەلگایان دەوڵەتی معلوم نییە ئەو کۆمەلگای معلوم نییە جزوی دەوڵەتی عێراق یا جزوی دەوڵەتی عێراق نییە بەحاڵ ئەم یەکێتی و پارتیالان لەوێنە حاکم خۆ لە سەتی بینالمللی بەڕسمیەتە ناناسم هەتا موقعیتیان وەگەستان نەبوو ڕاستێکی تۆ بۆ خۆشت باش زانێ مە ساڵی 95 میلادی باسەکەین لە دیالۆگەوتم دێ باشە ڕێگات چارە چییە لە منە پرسی ڕێگات چارە ئەوەیە کوردستانی عێراق ئەبێ بچێتە پای ڕفراندۆمێک بۆ سەر بەخۆی بۆ استقلالی کوردستان من بۆ خۆم شخصن هەڵبەزیم وتم واقعان بەڕاستە وتی تی بیرم لە کردێتەوە تی بۆ دی نظرت چیە وتم وڵا من ئەوە ناتوان فورە نظر بدەم هەموو شتێکی زۆر تازەیە تازەش ئەی بیسن پێ دوای وەختەرفەکان حزب کۆمونیست کارگەری عێراقش پێ کاتوە تۆ بۆ خۆدێکی لە کادرای باڵای بوو تی پێ دوایان بەحسە لەگەڵ ڕفێقەکانی حزب کۆمونیست کارگەری عێراق باسکەین چیە بێ وتم لەوالەیە وڵا هەموویان مخالفەت دەکەن بۆ وتم چەپی ڕادیکاڵی عێراق و کۆمونیستی ساڵهای ساڵ بە بۆچوونی عێراقچێتی گەورە بووە حقەتەکە ئەمە لەگەڵ ئەم بەحسە استقلالی کوردستان لەگەڵ متۆد و بۆچوونێک کە ساڵهای ساڵ جێکەوتۆ دیار مەبەستە و کێشەیەکە لەناو کۆمەڵەیە هەبوو کە بە خەتا پیانەوتن عێراقچیە گە ناخوا عێراقچی نەبوون باسەکە لەسەر یەکگرتنی چینی کرێکاری عێراق بوو بەڵام لەفزی عێراقچی مەزور هەرەوەی تۆیە مەزور هەرەوەی تۆیە شتێک بیست بەرحاڵ پرۆسەکە ئاوا هات پلۆنۆمی سێوەمی حزبی کۆمونیست کارگەری ئێران بەرگوزارەکرا بەشێک لە ڕاهبەری حزب کۆمونیست کارگەری عێراق هاوڕێیان ئەمجد غەفور و تاوەزانم مۆید ئەحمەد و خۆسرە و سایە و ئاوات سەعیدوانە ئەو وەختە بوون ئەیان توانی نادر عەبدولحەمید و ئەیان توانی بێن لە پاسپۆرتیان بۆیان توانی بێن لە کۆبوونەکان شرکت بن توانە بێت داوات بکرێن وەک هەمیشە کە داوات کراون لەوێنە بە تێر و تەسەلی لەسەرم باسە قسە بکەین ئەو ڕفێقانە شاهدن لەوێنە بە تێر و تەسەلی قسە کرا بناغیان باسانەی باس کرد ئەساسی بەحسی مەنسوور حکومەت ئەوە بوو کوردستانی عێراق ئەبێ تەبدیل بێ ئەبێ دەوڵەتی تیا دروست ئەبێ دەوڵەتێکی بەڕسمە ناسراوی بینەلمللی ئتیا بێ مۆزعەکەی لەسەری ناسیۆنالیستیۆنە بوو بۆ جوابدانەوە بە دووشت یەک کێشەی قەدیمی ملی جواب وەربگرێتەوە بە استقلالی کوردستان دوو ئەگەر لەوێنە کوردستان مستەقل بێ دەوڵەتێکی مستەقڕی تیا بەوجود بێ ئەو دەوڵەتە بە قەولی ئەو بورژوایی یا کاریگەریە هەرچی بێت دەوڵەت بێ ئەم سەرگەردانیەی ئێستا ئەم بێ سەرەوبەرەیەتەوە بێ ئەو وەختە بە تۆری واقعی ئارایشی سیاسی کۆمەلگاکە نۆرمالە بێتەوە ئەو وەختە کێشەی سیاسی و چینایەتی دەچێتە جێی خۆی اتفاقان ئەگەر مەسەلەی ملیەکە هەڵبێ مانعێکی گەورە لە پێش پای خەباتی چینایەتی کرێکار و زەحمەکێشی کوردستانی عێراق لاچێ زۆر سەرڕاستتر و شەفافتر و ڕۆشنتر ئەتوانن لەگەڵ دەسەڵاتی بورژوایی یا لەگەڵ هێزە بورژواییەکان واردی کێشەی سیاسی و چینایەتی خۆیان بن ڕێگا خۆشەکە اتفاقن بەرەوەوە بچین چەپ و کۆمونیزم و حاکمیەتی شوڕایی لەوێنە دابمەزرێ ئەمە نقطە عەزیمەتی بوو دەرنەچە بەرز ئەساس بۆ جوابدانەوەی بەم کێشانە بەڵێ لەوێنە باسی ئەوە بوو
بچینە پای ئەبێ بانگەوازی ڕفراندۆمێک کرێ بە قەولی تۆ لەو بانگەوازەدا حیزبی کۆمونیست کاریگەری عێراقی وەخت ڕێی بە کۆمەڵانی خەڵکە بێ بڵێ بە ئێستقراری کوردستان ڕێی بدەن ئەوەی تر وتارەکەی هەیە بەحسی زۆری لەسەر کراوە بە نظری ئەو وەختی ئێمەش ڕێگا چارەیەکی کارساز بوو دیالۆگی زۆری لەسەر کرا بەحسی زۆری لەسەر کرا هەرو جۆری ئەجملە من پێشبینیم کرد بۆ ڕفەقەکانی ڕاهبەری حیزب کۆمونیست کاریگەری عێراقاتن کۆڵێک دوسێ ڕۆژ جەدەل و دوسێ ڕۆژ نایە حەدیقل یەک ڕۆژی کافی پێخسازات جەدەل و بەحسی زۆر کرا مخالفەت و بۆ چون کرا وە نەهایەتەن قەناعەت بە وجود هات وتاری نووسی و لە پلەنۆمی سێهەمی حیزبی کۆمونیست کاریگەری عێراق لە هاوینی ساڵی 95 لە شاری سلەیمانی ئەم جملە منیش وەکو نوێنەری حیزب کۆمونیست کاریگەری ئێران لەوێ شرکەتمان کرد بەحاڵ ئەوە بوو بڕیارنامەی سربەخۆی کوردستانی عێراق تەسویب کراوە بوو بە سیاسەتی حیزب کۆمونیست کاریگەری عێراقیش و ئێرانیش و کۆمونیزم کاریگەری ئەو دەور ڕاستە جا هەر ئەم تەرحەش بوو ڕەحمان لەم ئەخیرەیە کە وەختێک ریفراندۆموانە لە کوردستان لەلایەن پارتیەوە کرا پێمان بە بەشیشی زۆری کۆمونیستە کارگەریەکان لەگەڵ ئەم تەرحەی ریفراندۆما بوون بە ئینەکە دیارە من لێرەیە پێم خۆشە ئەم فرسەتە بەکاربێنم بۆی کەوا ئەم باسە دیارە باسە زۆرە کێشە بەڵام بە کورتی ڕێی خۆم دەم و پێم خۆشە ڕێی تۆ ببیستم تەرحی مەنسوور حکمەت کاتی خۆی بۆ ریفراندۆم بۆ سربەخۆی کوردستان لەسەر ئەساسی لەسەر دوو پێ وەستا بوو یەکێکیان وجودی ستەمی میلی بوو کە ستەمی میلی وجودی هەیە و حکوومەتێکی فاشستی دیکتاتۆری بڵێن خوێن ڕێژکان فالی کرد بوو چیمیان بارانی کرد بۆوانە وجودی هێوە کوردستان بە هیچ جۆرێک ناتوانێت بێتەوە بە بەشێک لەم دەوڵەتە و بچێتە ژێر ڕکێفیەوە ئەمە لەگەڵ هیچ مافێک و ئازادیەکی خەڵکان نایەتەوە دووەم پێی ئەم تەرحا ئەوە بوو کە کوردستان هەڵواسراوە مەسەن لە بینیان من بیرم دی ئەو تەبریان ئەو ئینانەی کە هێنرا بووەوە ئەو بەڵگانە مەسەن کوردستانێکە مەتارێکی تیان نییە کوردستانێکە پاسپۆرتێکی نییە کوردستانێکە ناتوانێت قەرز لە وڵاتانی دەرەوە وەرگێ کوردستانێکە ناتوانێت بڵین خەڵک بەشێکە لە وڵاتێک و نەخۆشی دەوڵەتێکە ئەم کوردستانە لەم دۆ خاڵواسراوەیە کەم پێشی ئاوارەیە و ئەم کە پە ئاوارەیە هەر چۆنێک دابخرێت و ببێتەوە بە کۆمەلگا بەژەوەندی خەڵکی تیا دیارە هەر چۆنەکەی دوو احتیمالی تیا بوو یا تا جا ببێتەوە بێ بە دەوڵەتێکی سربەخۆ یا تا بچێتەوە ژێر ڕکێفی بەحس و ببێتەوە بەشێک لە عێراق کە ئەوەی تریان کە قوبوڵ نییە لەبەر وجودی ستەمی میلی کەواتە تەنها ڕێگە چارەیە کە ماوەتەوە سربەخۆبوونی کوردستانەوە لە ڕێگەی ڕێفراندۆمێکەوە بەگەڕانەوە بۆ ڕای خەڵک بۆ یەکەوە ئەمە لە ڕووی قانونیشەوە پشتیوانیشی قانونی هەبێت و ئەمە ببێ بەهین بۆ دیارە کەمپین کرا حملە کراوە هەنێک لە هەتا ڕووناکبیرانی کوردستان ئیمزایان کۆ کردەوە لە خۆیان لە پشت ئەمەوە لە پژەم تەرحەوە وەستان دیفاعیان لێ کرد وە دواتر بەشێک لە ئیمزاکانی کە کۆکرایەوە برا بۆ UN کە خەڵکی کوردستانی عێراق داوای ریفراندۆمەکانی مەسەلەکار عملیش بووەرەوە نەبوو تەرحێک بێت و لێیا دامرێ بە عملی دەستی بۆ براوانە وەڵام سەرنجام وەگوتم ئەنجامەکەی ئەوە بوو کە یەکێتی پەلاماری حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقیدا و بە قەڕەکانی داخستنیچێک لە هۆکارەکانی ئەمە بوو ئەمە تەرحەکەی مەنسوور حکمەت بوو ئەمڕۆ مەسەلەن لە دوای ئەو تەرحا بە 20 ساڵ دوای ئەوە عین لە 95 ئەم تەرحە کرا لە 2017 تەرحی ریفراندۆمەوانە هێنرایە پێشەوە لەم مدەتە زمانیە کە ئەم مەسلەیە هێنراوەتە پێشەوە 22 ساڵتیە پەڕیوە کوردستان بەشێکە لە دەوڵەتێک دەستورێکی تازە دانراوە بە بەشداریکردنی سەردەمداران و حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان و فیدرالیزمیان قبول کردووە و انتخابات و هەڵبژاردننی تیا کراوە و چەند ریفراندۆم کراوە لە ریفراندۆمان دەنگیان داوە بە دەستور و بە بووە هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی ئەوانە دواتر مەتاری تیاکراوەتەوە کوردستان پاسپۆرتی هەیە پاسپۆرتی عێراقی و خەڵکەتوانێت سەفەرکات و چۆ بکە نەک هەرتەنها ئەتوانێت قەرز بکاتەوەوانە توانێت هەتاکو لەو هەموو پرۆسی تاڵانیە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی جیهانە ئەین بێت و لەگەڵ رووسایە لەگەڵ ئەمریکا تاوەکو دەوڵەت ئەکەوێتە مراوەدە و مەسایلی اقتصادی و ئەمانەوە ئەم وەزعێتە لەگەڵ وەزعێتە کە مەنسوور حکمەت باسی کرد بۆ ریفراندۆمەمانە تقریبا عەرز و ئاسمانی فەرقە
بەڵام لەگەڵ ئەوەشا دووبارە کۆمونیستە کارگەریەکان بە ئیلتیزامێن بەم تەسویرەی مەسعود حکمەتەوە دووبارە دیفاعن لەو تەرحەکرد کە بە نەزەری من دیفاعشی دروست نەبوو وەگەر مەسعود حکمەت بمایە من بخۆم پێم وایە مەسعود حکمەت بمایە لەم شەرایطەیە وای ناوت ریفراندۆم ڕێگایەک نەبوو دووبارە تاقیکەینەوە لە هەرێمی کوردستانی عێراق بەرحاڵ من وەڵام بۆ تۆ بەجێڵم و بەمەش بەرنامەکەمان تەواوە باشە چەندە فرسەت هەیە بامریژ بەرحاڵ 8 دقە باشە بەسەر چاو من با پێ بڵم یەکشت هەیە یەک واقع لە قسەکانی تۆ هەیە بە نسبەت ساڵی 95 ئەوەڵجارەوە تا حەدا مەزرا تا ساڵی 2007 کە ئەمجار ڕەفراندۆم مەطرح کراوە بەنظام زۆر معادلە و فاکتۆر گۆڕدراوە و ئەت جملە کوردستانی عێراق بەرحاڵ ئەو چی پێڵێن ئەو ئاوێزان بوونەوەی ئەو بەسەرەوبەرەیەی وەک ساڵ و 95 نەماوە هەرچەند ئەڵانیش بە نظرم ماوە و چێشەکانی کۆمەڵانی خەڵک لەسەر جێی خۆی هەیە بازە معادلاتی گۆڕاوە منەوە بەڕسمەتە ناسم بەڵام بازە شتێکی ئەساسی کە بەنظرم لە مێتۆد و سیستمی مەسعود حکومەت بوو نەگۆڕا بۆیە بەشی زۆری ئەوانەی خۆمان پێ کۆمونیزم کاریگەری بوو وەکو ڕێکخراو یا وەکو ئەفراد کەماکان لەو ڕەفراندۆمەدا دەخاڵەتمان بوو و پەیمان بە ئیستقلالدا هەرچەند ظاهران پەرچەمەکەی بەدەست مەسعود بارزانی و حزبێکی بۆرژوا ناسیۆنالیستی کوردە بوو ئەویش چییە؟ تەرحەکەی مەسعود حکومەت فقط لەسەر مەسلەی سیستەمی ملی نەبوو فەرقێکی قسەی من و تۆ ئەوەیە مەسەڵەن ئەوە بڵم حتا لە بۆچوونەکانی باسی ملە ناسیۆنالی بەرنامەی کۆمونیسم کاریگەریەوە لە زۆر جای جیهان لە زۆر جگای حتا ئێران سیستەمی ملی ڕەنگە وجودی ببێ بەڵام مادام نەبوو بێ بە کێشەی ملی مادام نەبوو بێ بە کێشەی سیاسی نظامی تۆ مۆزەف نیت حتمما ڕێحەلی جیاوازی بۆ بدەین نەگەوەی سیستەمەکە بمێنێ وەک چۆن مەسەلەن زوڵم لە مناڵانی ژەکرێت لە جامعەی تەبەقاتی ئێرانە خوب زوڵمی ملی ئەڵان تۆ بینی لە تورکمان سەحراژەکرێت لە ئێرانە ئێمە فورەن ڕێحەلی جیاواز بۆ حەلی مەسلەی ملی نازانم لە ئەجملە خوزستان یا لە ئازەربایجان نادەین چونکی ئەو کێشە سیاسی نظامیەی کە لە کوردستان لە 56 ساڵی پێشوە پێکاتوە لەوانە پێک ناتوە دەرەجەیە لە ئەنتگرەبوون زیاتر بۆ جۆزە ڕێحەلی سوسیالیستی ئێمە بۆ لابرنی هەموو نەو ستەمێگوات جملە ستەمی ملی لە خوزستانیش و لە بلوچستانیش و لە ئازەربایجان وێڕای بەرنامەی گشتیمانە کاڵێن زوڵمی تەبەقاتی نەمێنێ زوڵمی جنسیەتی نەمێنێ زوڵمی لەسەر مناڵ نەمێنێ لەسەر زۆر شتی دیکەش لەسەر لەو جێی لێرە لە کوردستانی ئێران یا عێراق تبدیل بوو بە کێشە بینی کێشەی ملی تا ستەمی ملی دوو فازی بە یەک مەربوتن بەڵام دوو فاز دەنەچە ئێمە کە ئەمجارش چوینەوە کێشەکە هەر ماوە ڕاستەکە ئەوزاعەکە بە دەرەجێ گۆڕاوە فاکتۆرەکان گۆڕاون ئەوانەی واتۆ ئشارەت بکرد بەڵام دقیقاً ئەم فێدرالیزمەی کە یەکێتی و پارتی قبوڵیان کرد دوای ڕوخانی ڕژیمی باس هەر بۆ بوو کێشە ملیەکە بمێنێ بڵێن ئێمە فدرالیستی کوردین منتەقەکەی ئێمە فدرالیە جیاوازین هێشتا تەواوی مافمان نەدراوە داوای سەمی خۆیانەکەن خۆتەزانیەوە تا لەسەر بودجە کێشیانە بێ لەسەر ئەنواعی کێشەهای جۆراوجۆ تۆ لە من باشتری ئەزانی بوویانە کێشەکە مابوو بۆ یەکانەوەتوە کێشەکە مابوو شتەیەکی دیکە لە باسی وەختی خۆی مەسعود حکومەتەوە بوو ئەیوت خەڵکی کوردستانی عێراق ئەو وەختە سەدام لەسەرکردن بوو ئەلئان بە هەر دەلیلێ دەسەڵاتی ڕژیمێکی ناسیۆنال فاشیستی لەسەریان لاچوو بۆ بگەڕێنەوە ژێرەوە دەسەڵاتە و ئیحساسی فشار کرد دەی دەوڵەتی مرکزی ئێستای عێراقیش هەرچەند یەک دەستوریشیان دابێت تۆ لە من باشتر زانێ یەکی حەدێکسێ دەوڵەتێکی ملی مەسەبیە دوو ارتجاع دەستیان داوە بە دەست یەکەوە وانییە خەڵکی کوردستانی عێراق لە 2007دا ئەگەر وەک هەر ئێستاش مەجبورن گەڕانەوە لەژێر دەسەڵاتی دەوڵەتی مرکزیەکە ئەگەر دەوڵەتێکی مرکزی سکولار دموکرات حتا ئەوەی با خۆمان خۆت زانی وتمانە دەوڵەتێکی سکولاری غێرە قومی غێرە مەسەبی وایە بە نظەم وەختە قسەکەی تۆ بە زۆر دۆستی دیکەش دروست بووە وایە وەختە ڕێی نەدابێت بەڵام معنای ئەمەلیەکەی ئەبوو ئەم وەزەی ئێستایانی ڕئیدان بەگەڕانەوەی خەڵکی کوردستانی عێراق بۆ ژێر چن و چەپۆکی دەوڵەتێکی مرکزی ناسیۆنال مەسەبی
کەواتە بۆ خۆ دەزانی چ کارەساتێکیان بۆ کولی خەڵکی عێراق واتە کەمترەکەی بۆ کوردستانی ئێرانیش بەوجود ناوە ئەمە هێشتا کوونە بەحسێک بوو ئەگەر تەرەفەکەمان دەوڵەتێکی متەرەقی وایە بە نظەمە وەختە و قسەی تۆ کاملەن دروست بوو حتمما فاکتۆرێکە بوو هەموو کۆمونیزمە کاریگەریەکانیش لەبەر چاویان ئەگەر آخرین فاکت اتفاقا تۆڵی ئەگە مەسوور حکومەت بمایە منسوور حکومەت تۆ بە خۆ دووبارە دەرجی بووی ئەزانی ساڵی 2001 ساڵێک پێش مەرگی بەحسێک لە نێو حزبی کۆمونیست کارگەری عێراق دروست بوو ئەویژەوەیە سازمانی کوردستانی حزبی کۆمونیست کارگەری عێراق بۆ خۆی ببێ بە حزبێکی جیاواز ببێ بە حزبی کۆمونیست کارگەری کوردستان هەرەوەی کرا هەرەوەی بوو تۆ بۆ خۆ لە ئەوڵین کۆنگرەکە لە 2008 بووە ئەگەر لە بیرم بێ شرکەتە تیا بوو نەقشی چالاکی شت تیا بوو لەگەڵ ڕفەقەکانی دیکە ئەو وەختە ئەم باسە من و کوورشی مدەرسی چوین لە ماڵی خۆی اتفاقاً بەداخەوە دەورەی نەخۆشیەکانیشی بوو و ئاخرین دیداری منیش بوو لەگەڵیمان باس کردوتمان ئیدەیەکی وا هەیە ئێمە ئێستەلالەکانی ئێمە منیش و کوورش مدەرسی زۆرتر سازمانی تەشکیلاتی بوو ئەماوت عقبەت ڕەهبەری حزب کۆمونیست کاریگەری عێراق پەیکەرەی ئەسلەکەی زۆرتر کۆمونیستە کورد زمانەکانن فەرقانی عەرب زمان کەمهینان کەمن ئێستا جێگان نادرێ بە مەشغەڵەکانی سەراسەری حزب و ئەوانە ئێمە ئیستیلالاتی ئێوەی کە لەمەش ئیستیلالەکە زۆرتر سازمانی تەشکیلاتیە لەسەر ئەساسی ئەوە دوو حزب لەک جێک ناکرد من بە دەلیلێ تر موافقم ئەوژەوەی وتی من کەماکان عەقیدەم بەو بەحسانی خۆم لەسەر ئیستیقلالی کوردستان هەیە لە منە پرسی ئەڵان بۆتە لە 95 2001 بووی باوجودەوەی یەکێتی و پارتی و شکڵی دەوڵەتی فدرال و ئانەشیان بە خۆیاندا بوو بڕێک باشتر ببوو بەڵام بابا عاقبەت یەک بەستەنها هین بوو ڕەحمان ئەو وەختە شەڕی ناخۆ ینی شەڕی بینی یەکێتی و پارتی تەواو بوو جینا دامەزراوتریش بوون اقتصادەکەش دامەزراوتر بوو بڕێک دامەزراوتریش بوو نەزانم ئەچێشەکانە لەسێ ئەو قسەیەتر وا کرد بابا ئەڵئان نەسڵی جوانێک لە کوردستانی عێراقا پێک هاتووە دوای ساڵی 92 کە ئەمانە هاتوونەتەوە 15-20 ساڵە سایەی دەوڵەتی مەرکەزی عێراقیان لەسەر نییە دەوڵەتێکی مەرکەزی عێراق بە زمانی عەرەبی بخوێن و نازانم ئەمانە بکەن ئەمە نییە حتا ئەمە شکافێکی نەسلی بەوجودتەنە تۆ بۆ ئەو نەسڵەیە کە ئەڵئان بە هەر دەلیل 15-20 ساڵە نەچوونەتەوە ژێر ڕکێفی دەوڵەتی مەرکەزی بۆیە ما بێ ڕێگا بدەین دوبارە بچنەوە دێنەچە بەو دەلیلا ئەو بەحسەکەیەوە بوو ببن بە دوو حزبی کۆمونیستی کارگەری یارە حزبی بە ئیستلاح خاهەریا برادەر خوشکی یا برە ئەفقی مشترەکیان هەیە سیاسەتی مشترەکیان هەیە واقعا گەرە و دوو حزبە و ڕوتی ڕووداوەکان لە عێراق بەرەو ئەوە چوو بەرەوە ڕۆیشتی نظامێکی سیاسی سێکولار غیرە قومی غیرە مەسەبی یا سۆسیالیستی بەوجودات دێو دوو حزب فورن ببنەوە بە یەک و ئەو جامعەیە یەک خەنەوە یعنی منظومە وەک فاکتە بیڵەمە و لە 2001 شا ئاخرین دیدار و ئاخرین بەحسێک بوو کە من لەم حەلە بوو وەگەڕین و ئەڵان خارج لە مەسئول حکومەت بە قەولی تۆ نەماوە شاید ئەگەر بمایە بۆ چوونێکی دیکەی وایە ئەوە معتەبەرە ئەو قسە بەڵام ئێمەی ئەجم لە حزبی حکومەتیست و کۆمونیزم کاریگەریەکان پێماما بوو لە 2017دا ڕێگایەکی کارساز مؤثرتر ئەوەیە خەڵکی کوردستانی عێراق لەو ڕەفراندۆمەدا ڕێی بدەن بە ئیستیقلال تۆ تەسەووری ئەو کاگەرە و تەوتە و پیلانجێڕیانە نەبوویان ئەو ڕەفراندۆمێک ئەو خەڵکە 70-80% ڕێی پێ بدرایە مەسەلەن دوای 2 ساڵ ئەو جۆریدایان نەبوو ئێستا دەوڵەتێکی مستەقل لە کوردستان بووایە ئەو بەهانانەی ئێستا ئێمە لەگەڵ دەوڵەتی مەرکزی ئێستا کێشەمان هەیە و ئەوان بوو جەمان پێ نادۆنەوە ئەوان بەشمان نەدان ئەزانم بەرحاڵ ڕەحمانجانەوە دەوڵەتی ئەفغانستان دەوڵەتێکی مستەقیل لەوە ئێستا زانین وەزعی چۆنە بەرحاڵ من لەوە زیاتر ناتوانم باشە ئەفغانستان دەوڵەتێکی مستەقیلە یەمەن دەوڵەتێکی مستەقیلە لیبیا دەوڵەتێکی مستەقیلە سووریا عینەش دەوانە هەموو دەوڵەتی مستەقیل وەزعیشان دیارە چۆنە ینی معلومە زۆرێ لە دەوڵەتە مستەقیلەکان خۆ جمهوری ئیسلامی لە پرسی وەک مستەقل زۆر مستەقلە نەسەر بە غەربە نەسەر حتا بۆ معنایە بە شەرق بەرعکساسی ناسیۆنالیستەکانی بەڵام ماڵوێرانەیەکی گەورە بەسەر کرێکار و زەحمەتکێش و ژنان و لاوان و ئازادیخوازانی ئێران تا سپا و بەحسێکی دیکە اتفاقا جاوە ئەگەر دەوڵەتی مستەقل باوە بڵێم ئێمە وامان پێمانوانە بوو استقلالی کوردستان و دەوڵەتی مستەقل جوابی مافی کرێکار و زەحمەتکێش و ژن و باسی مافی کرێکار ناکەم باسی مافی هەناسەدان و مافی ئەوەی کە بڕۆی بەسەر جادەیە نەترسی کەسێک بێ ڕووتێک کاتەوە نەترسی کەسێک بێت ماڵەکەت بە بڕێوانە ینی وڵاتێک بە معنای کەلیمە یەمەن ئەو وڵاتەیە کە ئەی ناسینەوە ئەفغانستانەوەیە کە ئەی بینین ئەمانە دەوڵەتی مستەقلن بەڵام لەگەڵ ئەوەشە
داڕژاوی داپژاویەکان لە کوردستان زۆر خراپترە، کوردستان باشترە لەوان. بەهەرحاڵ من ناتوانم بەداخەوە توانم ئەم باسا وەختێکی تر بکەینەوەوانە، بەس پێم خۆش بوو هەر سەبارەت بە مۆزوعە پەیوەست بوو ئەو قسەیە بکەین. بەهەرحاڵ دەستان خۆش بێ، زۆر ماندووشم کردی وا بوو بە 2 ساعتەوەوانە. زۆر سپاس دەکەم کە هەم داوەتە قبول کردین و هەمیشەوەنە بە سەبر و تەحەمل بێزانم کە کۆبوونەوەشە بوو لە دوای کۆبوونەوەیەکی چەند ساعتیشەوە دووبارە ئەم داوەتە قبول کرد. من زۆر سپاس دەکەم، ماندوو کردی. منی زۆر سپاسیەوە، زۆر دەرفەتێکی باش بوو. من بۆ خۆم هیوادارم عاقبەت باسەکەی بە دیالۆگێک کە من و تۆ بوومانە بۆ بینەران و بۆ جۆگرانیش سوودمەند بوو بێ. طبعاً هەر لێرەشەواڵم هەر سوالێک هەر پرسیارێ هەر ڕخنەیەکی شەیە لە تەریقی ئێوە یا ڕاستەخۆگە بۆ خۆشمی بنێرن. من زۆر علاقەمەندم باسی لەسەر بکەین و ئەم باسی ئاخرشمان ڕاستەکەی من و تۆ زۆر زیاد دوو نەفەریش بەیەکۆ قسەمان کردووە، بەڵام ئەگەر پێویست بوو لە فرسەتی تریش هاتوانین قسەی زیاتری لەسەر با بە یەک شت تەواوی کەم. بە نەزەرم حتا ئەوانەی کە خۆیان بە ملیگەرا و ناسیۆنالیست دەزانن بەرابەر بە پرسی کورد لە کوردستان ئاڵن، ئەگەر منسف بن، ئەگەر قەزاوەتی منسفانە بکەن، ئەگەر بەدیدێکی منسفانە بگەڕنەوە سەر بۆ چوونەکانی مەنسوور حکومەت کامووی مەکتوب هەیە، لانی کەم لە ئاست پرسی کورد ناتوانن هیچ ڕخنەیەکیان و هیچ اعترازێکیان بە مەنسوور حکومەت بێت. ئەوان لە یەکشتی دیکەی مەنسوور حکومەت تۆڕەن حەقیان پێدا. مەنسوور حکومەت کۆمۆنیستێکی ئەنتەرناسیۆنالیستی بە تەواو مەعنا دژی ناسیۆنالیزم بوو، وایە. بەڵام متاسفانە ئەم ناسیۆنالیزمی کوردانە لەوە حاڵی نابن. پیان وانییە کۆمۆنیستەکان ئەتوانن ڕێگای باشتر نیشان بدەن بۆ پرسی کورد. بە کۆمۆنیستەکان بە تاریخی ئەجملە کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشان لە کۆنگرەی دوویەکەیەوە و بۆ چۆنانەی وتمان هەتا گەیشتونەتە حیزبی کۆمۆنیستی کاریگەری عێراق و کوردستان و باسی ئیستیقلالی کوردستانی کردووە. کۆمۆنیستەکان ڕێگا چارەی مؤثرتریان بۆ پرسی کورد پێشنهاد کردووە و تا هەتا بەشڵی دژی ناسیۆنالیزم بوون. اتفاقا ناسیۆنالیستەکان تاریخیان نیشانەدا هیچ وەخت ڕێگایەکی کارسازیان پێ نەبووە بۆ پرسی کورد. دقیقاً وایە منەوەش بڵێم، ینی لە ناسینی مەنسوور حکومەت و باسەکانیا ئەوە معلومە بێ کە من لێرەیە یەک نقطە بڵێم ڕەحمانجان، من ڕەنگە دەست ئاوەڵاتتر خۆمە بینم لەوەی کەوا هەتا ڕخنە لە مەنسوور حکومەتیش بگرم. ئەگەر باسێکی ئێستا کۆن بووە، باسێکی ئێستا قبول نییە، انتقادی لێگەرم و من ملتەزیم نیم بەوەی کەوا مەسەڵەن خۆم بە حکمەتیز بزانم، وەکو چۆن ئەتا من لایەنگەری و تەرەفداری تێڕوانینی مارکسم، بەڵام لە کەلیمەی مارکسیستیش ئیستیفادە ناکەم. ینی مەبەستمەوەیە کەسایەتیەک و تیۆریسێنێک بووە، تیۆری ئینی کردووە خۆشم دەزاوەڵا بینم ڕخنەی لێ بگرم. بەڵام کە دێتە سەر مەسەلەی پرسی کورد، ئەوە ئینساف ڕێگەمان پێنادا دەردی تۆڵی کە ئەمە فەرامۆش بکەین. وە مەسوور حکومەت ئەمەندەی کە دژی ناسیۆنالیستەکانی تر بووە، من وازانم کەمێک سەبارەت بە پرسی کورد بە خاتری ئەوەی کە ناسیۆنالیزمی کورد اتفاقا لە مۆزەیەکی دژایەتی کردنی ئینایە دەسەڵات و ئەوانەیە لە زۆر مەقتع و لە زۆر شنا مەسەرەن لە بابەت دەستگیرکردنی ئۆجالان، لە بابەت ڕووداوەکانی ناو ئێران، لە بابەت ڕووداوەکانی ناو عێراق زۆر جار ئەبینی کە نزیکایەتیەشی لەگەڵم ناسیۆنالیزم، ئەم نەک نزیکایەتی بەمانە نزیکایەتی، بەڵام کەمتر تیژ بووە بەرامبەر بەم ناسیۆنالیزمی کە لە کوردستانە هەیە بە دلیلی ئەو مۆزەی تەحتیستەمی یا ژێردەسەڵاتی و ژێردەستەی خەڵکی کوردستان. بەهەرحاڵ ئەمە ئاوا بووە. من دووبارە زۆر سپاس دەکەم، مێدەوارم فرسەتی تر بێ و لە باسی تریشە پێکەوە قسە و باس بکەین. مەمنون.